لە سێیەمین ساڵوەگەڕیدا خوێندنەوەیەک بۆ ڕێفراندۆمی کوردستان تەوەری ئەم هەفتەیەی ستۆدیۆ 24 دەبێت بە بەشداری بەرهەم عەلی، نووسەر، دکتۆر سۆران بەرزنجی، یاساناس و شرۆڤەکار، حەمە ڕەشید هەرەس، چاودێری سیاسی، ڕێبوار تاڵەبانی، سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. ئەم کاتتان باش. سێهەمین ساڵوەگەڕی ڕیفراندۆمە مەزنەکەی کوردستانی باشوور لە هەموو کوردستانیانی دەرەوە و ناوەی کوردستان پیرۆز. هەموو لایەگەزان کە سێ ڕۆژی تر کوردستانیان چ لە باشوور، چ لە باکوور، چ لە ڕۆژئاوا، چ لە ڕۆژهەڵات، هەروەها لە تاراگە و لە هەندەران یادی یەکێک لە گرنگترین ڕووداوە سیاسیەکانی مێژووی بزوتنەوەی ئازادیخوازی کورد و کوردستان دەکەنەوە کە ئەویش ڕیفراندۆمی سربەخۆیی هەرێمی کوردستانە بە کەرکووک و ناوچە کوردستانیەکانی تری ئیدارەی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان. ڕیفراندۆمی سربەخۆیی کوردستان کە لە 25 نۆی ساڵی 2017 بە باشترین شێوە و بە جوانترین ڕێکار و بە شێوازێکی مەدەنی و دیموکراسی جوان بە سەرپەرشتی ڕاستەوخۆی سەرۆک بارزانی لەسەر تاسەری کوردستانی باشوور بەڕێوە چوو، بڕیارێکی گرنگ بوو لەلایەن خەڵکی هەرێمی کوردستان و هەروەها سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان هەمبەر بەو ستەمەی کە بە درێژایی مێژووی بوونی ینی کوردستانی عێراق ئەو بەشەی کوردستان کە خراوەتە سەر عێراق بە درێژایی ئەو مێژوە چەند ستەم لە کورد کراوە، هەروەها بڕیارێکی گرنگ بوو بەرامبەر بە پرسێکی گرنگ ئەویش نەبوونی دەوڵەتێک بۆ گەورەترین نەتەوەی بەدەوڵەت لە دنیادا. ئێمە ئەمڕۆ وێڕایی یادکردنەوەی ئەم ڕووداوە گرنگەی سەدەی 21 کوردان باز شەنوکەوێکی ڕیفراندۆمەکەین، خوێندنەوەیەک بۆ ڕیفراندۆمەکەین پاش 3 ساڵ لە ڕوودانی، هەروەها شڕۆڤەیەکی لێکەوتە و ئامانجەکانیش یەکەین. هەموو لایەکتان بەخێر بێن. زۆر خۆشحاڵم بە ئامادەبوونتان. مامۆستای بەڕێز لە سلێمانی مامۆستا حەمە ڕەشید هەرەس، هونەرمەند و نووسەر و چاودێری سیاسی و کەسایەتی نیشتیمان پەروەر. بەخێر بێ مامۆستاجان لە سلێمانە تۆشتیفەنە کاگڕێباجان سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە لە سەروبەندی ڕیفراندۆمیشتا بە هەمان شێوە لە هەمان پۆستا بووی و ئەرکێکی قورست کەوت بۆ ئەستۆدەما. بەخێر بێن و دکتۆر سۆرانیش ماڵی خۆیەتی. حەزم کرد بەس وەکو نەریتی هەمیشەیی بەرنامەکە بیکەینە دوو گەڕ گفتوگۆکەمان، هەرێکی نیوەی بەرنامەکە بە گەڕیەکەمیان باسی لە هۆکاری بڕیاردان لە ڕیفراندۆمەکەین، شێوازی بەڕێوەچوونیەکەین، هەروەها گرنگی بەشداری کەرکووک و ناوچە کوردستانیەکانی تر لەم ڕیفراندۆمە و گرنگی شەوەڵامی و پرسیارەش بینەوە بۆچی ئەم ڕیفراندۆمە بۆ سەربەخۆیی بوو، کەسی خەڵکانە کورد بوون و لە هەرێمی کوردستانیش ژیان دژی بوون. لە گەڕی دووهەمە باز لەواکەین ئەنجام و لێکەوتەکانی ڕیفراندۆم، وەڵامی ئەو پرسیارانەینەوە کە بۆچی لە ڕیفراندۆمە کورد و کوردستان بە تەنیا بەجێهێڕان و بە تایبەتی دۆستە نزیکەکانیش لەسەر ئاستی نێودەوڵەتی بە زۆرێک لە زۆرەجان تەحەفوز یا دژایەتی ڕیفراندۆمیان کرد. لەوانەش گرنگتر لەوانەیە دکتۆر سۆران لەوە هاوکاریمان بکات کە ئایا ئەو بڕیارەی دادگای فیدرالی عێراق بەسەرکردنی ئەنجامەکانی ڕیفراندۆم بڕیارێکی یاساییە و تا چەند ئەتوانێت جێبگرێت. بە تەنیا بەس بە کورتی ئەڵێم بێگومان خەونی دروستکردنی دەوڵەت خەونی هەموو کوردێکە لە قەوسێکە جگەل لە کوردێکە خۆی فرۆشتی بێ یا ناپاک بێ لەگەڵ میلەتەکەی و خاکەکەی خۆی، ئەگەر ناخەونی هەموو کوردێک بووە لایانی کەم لە دوای دروستبوونی ئەمارەتە کوردیەکان لە چوار پارچەی کوردستان بزوتنەوە ڕۆشنبیری و ڕووناکبیریەکان و نەتەوەیەکانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان ئەم خەونە بۆتە خەونی هەموو کوردێک. بەڵام ئەگەر بە کورتی هۆکاری ئەوەی بۆ لەم کاتەیە مانێ بزانین بۆ لەو کاتەیە ڕیفراندۆم بڕیاری لێدرا لە هەرێمی کوردستان، ئەتوانین بگەڕێنەوە بە وتارێکی سەرۆک بارزانی لە 28 حوتی ساڵی 2017 واتە دوومان پێش ڕیفراندۆم وتارێکی لە ڕۆژنامەی واشنگتن پۆستی ئەمریکی بە ئینگلیزی بڵاو کردەوە کە پەیامێکی بۆ هەموو دنیاتیا بوو کە بەڕوونی وتەوەی کە ئەم ڕیفراندۆم و ئەم دەنگدانە چارەسەرکردنی کێشەیەکە کە تەمەنی هێندەی تەمەنی دەوڵەتی عێراق کۆنا و هەموو لایەکیشی دڵنیا کردبەوە لەوەی کە دروستبوونی دەوڵەتیش هەتا تەنان ڕیفراندۆمی و دروستبوونی دەوڵەتێکیش ئەبێتە مای سەقامگیری و کەمکردنەوەی کێشەی گەلانی ئەم ناوچەیە نەک ببێتە سەرچاوێک بۆ دروستبوونی کێشەی تر. وێ ڕایەوەی کە باسی مافی ڕەوای
کورد و هەموو ئەو گەلانەی هاوشێوەی کورد داگیر کراون یا مافی دەوڵەتیان نییە ئەوانە ئاماژەی بۆ کردبوو کە مافی ڕەوای خۆیان نەجگە لەو ستەمانەی کە لە کورد کراوە لە عێراق. دکتۆر زیلی کوردیش زۆر لێ جوان. زۆر سپاس. من بە پێویست تێزانم دیسان پیرۆزبایی ئەم یادە لە هەموو کوردستانیان بکەم و بە خۆشحاڵیەوە ئەوەی کە من ئەمڕۆ باسی یەکەم ئەوەیە کە بە بەراوردکردن بە مێژووی وڵاتان و بە تەجربە و بە ئەزمموی ئەو گەل و نەتەوانەی کە هاوشێوەی کورد خەباتی بۆ سربەخۆیی کردووە ئەنجامدانی ڕفراندۆمی سربەخۆیی کوردستان خاڵی یەکلاکەرەوەیە لە مێژویانە بە ئاراستەی بەدەستێنان و دەستەبەرکردنی ئەو ئامانجە گەورە و من هەوڵەدەم لە میانەی ئەم بەرنامەیە بە لە بەرچاوگرتنی ئەزمموی وڵاتانەی کە من لە سەرەتاکانی سەدەی 19ەمەوە هەرگەل و نەتەوەیەک بەسەر بەخۆیی گەیشت بێ بە قوڵی بەدواداچوونم بۆ کردووە لە دوای ئەو هەموو بەدواداچوون و لێ توێژینەوانەی کە بۆم ڕوون بۆتەوە ئەوەیە کە هەرگەلێک کە وەکو ئێمە لە خەباتی شەرمنانەی سیاسیا بوو بێ لە قۆناغەکانە بەوەی کە ڕاستەوخۆ پرسی سربەخۆیی نەبوو بێتە با بڵێن داواکاریەکی سیاسی ڕوون و بێپێچ و پەنایان دواتر گەشتونەتە ئەو قۆناغەی کە نەخێر بە ئاشکرا ئەوەی کە خۆمان ئەڵێن کە کوولەکەکە شکێنراوە ئیدی بە ئاشکرا ئەم جارە دراوە لە دوای ئەو شکاندنی شەرمە سیاسیەوە لە دوای شکاندنی کوولەکەکەوە لە دوای ئەوەی کە ڕیفراندەمی یەکەم کراوە جا هەرچەند ڕیفراندەمیان کرابێ ئیدی هیچ کات نە ئەزمونونەکەیان و نە خیتابی سیاسیان و نەخەباتی سیاسیان نەگەڕاوەتەوە بۆ پێش ڕیفراندەم واتە ڕیفراندەمی سربەخۆیی کە ئەنجام درابێ ئیتی بۆ بە خاڵی یەکلاکەرەوە لە ئەزمموی ئەو گەلانەیە بەڵام بۆ ئێمە گرنگتر ئەوەیە کە ئەگەر یەک تۆز بگەڕێنەوە دواوە ئەوەیە کە ئەگەر شرۆڤەی ڕیفراندەمی سربەخۆی کوردستان بکرێ ئەوەیە کە ڕیفراندەم وەکو ئامرازێک تەماشاکەی نەک ئامانجێک بۆ خۆی ڕیفراندەم میکانیزمێکە بۆ دەستەبەرکردنی مافێکی باڵاتر و مافێکی بنچینەی خودایی دانپێدانراوی نێودەوڵەتی کە مافی بڕاردانی چارەنووسە ئەم مافی بڕاردانی چارەنووسە کە بۆ گەلانی دنیا دانراوە مێژوویەکی قوڵ و دوور و درێژی هەیە ینی هەر لە سەرەتەکانی 16ەمەوە بە تایبەت کە لە دەورانی شۆڕشی فەڕەنسی و دواتریش لە شۆڕشی ئەمریکا ئەمە یەکێک بووە لە دروشمە سەرەکیەکانی بەڵام پتر تێرم و تێزێکی فەلسەفی سیاسی بووە وەک ئەوەی کە مافێکی کردنی ئەوە بێ کە بتوانرێ دەستەبەر بکرێت بەڵام لە سەرەتاکانی سەدەی 19ەمەوەکو باسم کرد ئەو کاتێک کە خەباتی دژە ئیستیعماری و دژە کۆلۆنیالیزم لە ئەمریکای لاتینەوە دەستی پێکرد وڵاتانی ئەمریکای لاتین گەلانی ئەمریکای لاتین کە ئەو کات لەژێر ئیستیعماریەتی ئیسپانی و پورتوگالیا بوون تێرمی مافی چارەنووسیان کرد بە پاسا و بۆ ئەو خەباتی کە دژی کۆلۆنیالیزم و کە دژی ئیستیعماریەت بەرزیان کردەوە بە دوای ئەوانە ئیتر شەپۆلەکە بەردەوامی کێشە هاتاوەکو گەشتە ئەوەی کە پاکستانیەکان دژی هندەکان و کاتێک کە لە چوارچەوە یەک وڵات هابوون دژی ئیستیعمارەتی بەریتانی و دواتر هاتە ڕۆژەڵاتی ناوەڕاست و بە دوایە پەڕێەوە بۆ ئەفریقا لە دوای دروستبوونی کۆمەڵی گەلان و ئەوانە لە تێزە سیاسیەکانی کۆمەڵی گەلانە وردە مەسلەی دەستەبەرکردنی مافی چارەنووس بۆ پاساوکردنی میراتی عوسمانی بەکارهێنراوە ینی ئەوەی کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستی شاگوزەراوە بە جۆرێک لە جۆرەکان پاساوی ئەوەی بۆ هێنراوەتەوە کە ئەم گەلانە پیادەی مافی چارەنووسەکەن حتا ئەگەر زۆر قوڵبینەوە بچینە داتا و دۆکیومنتەکانی ئەو سەردەمەوە ئەوەمان بۆ ڕوو نەبێتەوە ئەو ڕیفراندەمە شکلیە سەرچیغەی کە کراوە گوایە کوردستانیش بەویستی خۆی پەیوەست بووە بە عێراقەوە ئەو ڕیفراندەمەیان تەنها بەس بۆ ئەوە کرد بۆ ئەوەی ئەو لە ڕووی ڕسمیات و ئەدەبیاتی سیاسی و کاتەوە بڵێن خەڵکی کوردستان بە ڕیفراندەم و بەویستی خۆیان خراونەتە سەرم دەوڵەتەی کە هیچ پرس و ڕایەکیان پێ نەکراوە کە بە زۆرە ملێی و بەبێ ئەوەی هیچ چارەیەکی تریان بدرێتێ لکێنراون بەم دوو گروپە جیاوازەی ترەوە کە من هەفتەی ڕابردوو شتم ئادەمی زادبوون نەبێ هیچ خاڵێکی دیکەی هاوبەش لە نێوان مەسەلەن عەرەبی شیعە و عەرەبی سوننە کە خۆیان خلافی چەندین سەدەیان لە بینایە خلافی خوێناوی و بە دیوی ئەم دیوی شاکورد کە خاڵە هاوبەشەکان و کووتم لە دەرەوەی ئادەمی زادبوون تەنانەت دینیش نەیتوانیوە بێتە خاڵی هاوبەش لە نێوانیانە لەبەرەوە ئەو تونڕەویە مەزهەبی کە لای شیعەکان هەیە و ئەو تونڕەویە بەرامبەرکەیی کە لە جۆرێکی ترا لە لای سوننەکان هەبووە کورد لەم بینەیە دینەکەی بۆ میانڕەوەی کە هەر پێی ناسراوە بەکارهێناوە و هیچ کاتێکیش
بۆ هیچ ئامانجێکی سیاسی سوودی لێوەرنەگرتووە. جا مەبەستمە بڵێم لە تێکەڵکردنی گەلی کورد بە بێویست و ئارەزوی خۆی ئەم مافەی لە دەست نەداوە، چونکە لە دوای دروستبوونی نەتەوەیە گرتوەکانەوە جەخت کراوەتەوە کە نەتەوەیە گرتوەکان لەسەر یاساکان حەزەکەی لە مەبەستمە ئەوە بڵێم کە ئەم مافە مافێکی دانپێدانراوە، هەروەک چۆن کە ئەڵێن مافێکی خودداییە ئەوەیە ئەم گەلانە لەبەرەوە من ئێستا زمانێکم هەیە و بەجیا پێ دوێنم جەنابەت بە هەمان شێوە ئێمە خاوەنی زمان و کولتور و با بڵێن مێژوی خۆمانین، ئێمە خوای گەورە ئێمەی بەجیا دروست کردووە لەگەلێک کە پێویستە ئێمە خۆمان بین کە بڕیار لە چارەنووسی خۆمان بدەین. ئەو کاتێک کە ئەم مافەت لێزەوتەکرێ کە تێکەڵەکری لەگەڵ گەل و قەوم و قیلەیەکی ترا کە تۆ پێکەوەتان نابەستێتەوە، ئەلێرەدا خاڵی بنپێکردنی ئەم مافە خوددایە دێتە دی و پێویستی ئەکات تۆ بێ بە میکانیزمێک ئەم مافە بۆ خۆت وەرگریتەوە و مافەکە مافی چارەنووسە و لە ئێستاشا میکانیزمەکەی ئەنجامدانی ڕفراندەم. مامۆستا من جارێک دیمانێکی جەناب تو بینی لە سەر و بەندی ڕیفراندۆمان دڵت پڕ بوو چاوت ئاوی پێهاتە خوارەوە بۆ خۆت ڕیفراندۆم چۆن بینی وەک چاودێرێکی سیاسی بە گونەرمەندێک لەوەش گەرنگتر بۆچی هەندێک کورد هەبوون لە کوردستانیش ئەژیان کوردیشن بەنەتەوە کەچی دژایەتێکی زۆر سەرسەختی ڕیفراندۆمیان کرد ئەنجامدانی ڕیفراندۆمیشیان کرد بۆ نمونە ینی لە ناو گەلانی ترشتی وا هەیە بێگومان لە هەموو چامێکات چەقاڵ هەیە، بەڵام خۆشبەختانە کوردستان چەقاڵەکانی کەمتر بووە و کەوا لە سانەوە سێی دەنگی بۆ سربەخۆییدا و دەنگی بە بەڵێدا کەمینێکی کەم دەنگیان بە نەخێردا. بێگومان ئەمە خۆشبەختیە بۆ میلەتی کورد کە ساڵەهای ساڵە چەکۆشکاری لە مێشتی عەوام ئاکرێت، بەڵام کاتێک پانزانی بە عەوامیش و بە ڕۆشنبیریش و بە تایبەتمەندی هەموو ئینسانێکی کوردەوە بەرەو سنووقەکانی دەنگان ڕۆشتن و بە بەڵێ دەنگیاندا. ئەوەی کە بە بەڵێ دەنگیناوە ئەوە قەباڵەی کۆیلەبوونی خۆی واژوو کردووە بە هەموو پێوەرە ئینسانیەکان، بە هەموو پێوەرێکی مرۆڤایەتی. من لەوە زیاتر ئاوایە بینم. جا مەسەلەکەی ئەوەش کەوە ڕێفراندەم من لە هەموو جارێک لە خۆشی و ناخۆشیە دڵم پڕە بێ ڕێفراندەمێک ببێ بە پرۆجیکتۆرێکی گەش لە مێژووی چەنەها هەزار ساڵەی کووردا 2500 ساڵە تێگەیشتی کورتی نووە. ئەم پرۆجیکتۆرە کە ئێراوە لە مێژووی کورد، ئەم پرۆجیکتۆرە جوانە، ئەم پرۆجیکتۆرە پیرۆزە کەوا ئینسانی کورد لە کۆیلایەتیەوە بێتە دەرەوە و سربەخۆ بێت، ئەمە بەلای منەوە ئاسان نییە، گەورەیە. کوردانی هەندەران ڕۆڵیانت چۆن بینی؟ وەڵاهی ئەوی ڕاستی بێ من 6 ساڵە هەندەرانم بەزانانی بەڵام با ڕاستی با پێ و بڵێ بەشدارێکی گەرمیان بەڵێ مەسەلەکەی هەندەران وەکو ئێمە نین. هەندەران هەموو ڕۆژێ لووتیانە چۆزێتەوە کەوا خاوەنی دەوڵەت نین، هەموو ڕۆژێ ئەویە بە چاویانە کە تۆ خاوەنی دەوڵەت نیت، هەموو ڕۆژێ لە ئینسانیەتیان کەمەکەنەوە کە خاوەنی دەوڵەت نییە، چونکە خاوەنبوونی دەوڵەت ئینسانیەتەکە و پڕەکاتەوە. کابرایەک بە تۆ ئەڵێ تۆ خەڵکی شوێی، ئەڵێ خەڵکی کوردستانم، کوردستان شوێ، ئەو لێ وایە ها لە فڵانە شوێن، ها تورکیا، ها عێراق، ها سووریا، کە ئەمەی وت تۆ باشە بەسەر چاو ئەوە عێراقیم یا سووریم یا تورکیم، ئەمانی ژوەرە ناگرنەوە. ینی بڕۆ چی ئەەکەی لە هەندەرانە بیکە، تێکەی گەورەترین ئینسانی لە هەندەرانە، بەڵام لە دوایە ئەگەڕێنەوە بۆ لە چه نیشنێکی بەڵێ کوردم، کورد لەکوێە لە عێراق
یەکسەر ئەبیتەوە بە عێراقەکەش حسابە بۆ ناکە وەکو نەتەوە ئەمە شۆرەوەرەکەی لێرە ئەمەیە مەسەلەکە کەوا کاری لە هەموو جەستە و دەروون و لە ئیحساس و لە ویژدانی ئینسانێکی کوردی ڕاستەقی دەکردو نە کوردی هاندەرانانی کوردی خۆشمان ئێستاکە ئێمە هەمومان کە سەفەری دەرەوەی وڵاتەکەین چینە هەندێک وڵات سومعی پاسپۆرتی عێراقی سومعەیەکی خراپی هەیە بەڕاستی بڵێن و نەڵێن و بەپێی ڕیزبەندی و ئینی دەستگازی هاانیەکان بە زۆر ناخۆشە کاڵێن عێراقیەکان بڕۆنە ئەولە و هەموو بە تورکی بە ئێرانی بە هەموو وڵاتانی تر نەتەوەکانی تر زۆر ئاسایی ئەڕۆن و عبرە بن و تۆ بە ڕیزێکی زۆر ناخۆش وەستاوی لە کاتێکە هیچ خەتات نییە لەوەی کە تۆ عێراقیت کاک ڕێبوار خاڵێکی زۆر گرنگ لە ناو ئەم ڕیفراندۆمەیە ئەوە بوو کە بەشداری کەرکووک بوو جەنابەت سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیت ئەو کاتەش لە هەمان ئەو پۆستە بووی یعنی من حەزەکەم زۆر بە کورتی ماجەرای ئەوەی کە چۆن کەرکووک بڕیارە سەرەکیەکانمان لایە لە ناو میدیا خوێندومانەوە بە ژێرا و ژێر چۆن کەرکووک و لەگەڵ ناوچەکانی تر بەشداریان کرد و چ گرفت و لەمپەرێک هەبوو هاتە پێش ئەوەی بزانین شتی خەتەر هاتە پێش بۆ ئێوە کە زۆر پێداگر بوون لایەنگەلێک پێداگر بوون کە کەرکووک بەشداری نەکەن و گرنگی بەشدارێکی کەرکووک و شارەکانی تری دەرەوەی هەرێمی کوردستان دەرەوەی ئیدارەی هەرێمی چی بوو؟ جارێگەر سواز بۆم دەرفەتە جارێکی تر لە بەشداری لە بەرنامەیە پیرۆزبایی ئەو گشتپرسیەشەکەی لە هەموو تاکێکی کورد لە هەر شوێنی بێت من ئەو ناسنامەیە فعلا هەموو کەسێک کە پەساپۆرتی کوردستانیە زۆر ئەوەی لە هەندەرانە زۆر بێتاقەتە بن بەو حاڵەتەکە لێ پەسابەر لە عێراقی بێتاقەتە بێت تەبان کەرکووک ئەگە جارێ بۆ هەموو کورد ناخۆشی بێت کە ناسنامەکەی نادۆزێتەوە 100 ساڵی ڕابردوو پێش و تریش ئێمە اتفاقی لۆزان بگەڕێنەوە تاریخی زۆر چینە سەر لە 1970ەکانەوە دەچی پێکە ئەو کاتە لە بینی پرۆتستانت و کاتۆلیک و ئەرتۆدێکس و عوسمانیەکان ئەم قەیرانە دروستە بێت کە دابشکردن و ئیستیعماری کە جەنابەت باسی لێکەی ئەمەکی ئەومەکیێن هیچ کەس بۆ خۆی مافی خۆی وەرەگرێ ئەمە مێژوویەکی زۆر ئەوەی دراسی بکە یعنی شتی زۆر تازەی بۆ دروستە بێت کە ئەسڵان بۆ وایلات بۆ ئەڵمانیا لە حربی عالەمی یەکەم وایلات بۆ شکستی بۆ هتلەر هەستا جارێکی تر داوای مافی چارەنووسی ئەڵمانیەکانە کاتە بۆ گەی نەبوو ینی هەموو دنیا کوێ ئەم قۆناغە و دەریش چوتایە تر بە شەڕ بێت یاخود بە گشتپرسی بێت کورد بە تاقوتەنیا کە هەموو جار لێن حەزارەتی میدی هەدوڵمان بۆ میدیەکان لێداتەوە کێ ئەگەڕێتەوە و بەو خەیاڵ و خەونە و مێژۆکەمان دوازە حاوی کە باسی بکات تووشیەوە بێ کەرکووک لە ناو چەقی ئەو ململانەیە من ڕۆژێکی لەگەڵ کابراایکی سیاسی ئێرانی قسەم کرد وتم ئێوازانن لە 1936 لە بینی سەفەیەکان و عوسمانەکان شەرتان لەسەر کەرکووک بوو دوایە عوسمانەکان دایان بە ئێوە لە ساڵی 1936 بەڵامیەوە تەسلیمتان کرد 1936 ئەوە دەست خۆی داوەتی وڵای غەڵەتی گەورەمان کردووە یعنی لە 1936 ئەم کەرکووکە بۆ خۆی هەر چاوەڕێی کردووە بێتە یەکلاوێتەوە یعنی بۆ کەرکووک زۆر گرنگ بوو ئەوە لە 1936 دەستی پێ کردوێ تاریخێکی زۆرە موامەری بلێم جیهانی نێودەوڵەتی یەکێک لە مزەکەراتی دێڤێت ئادەمسۆنە خەریتەوە لەگەڵ مەرحوم مەلا مستەفا دانیشتووە ئەلێ بە بەریتانیا حکوومەتی و کابراایکی ڕۆژنامەنووس بوو و یادداشتی نووسیێتەوە بەرژەوەندەکانی یعنی ئێمە کوردین یعنی وەکو ملەتێک مافی خۆمانە ئێمەش دەوڵەت بین و ئێمەش دژایەتی مافی و بەرژەوەندی هیچ دەوڵەتێ ناکەین ئێمەش وەکو یەکێک لەوانە و کاتە کە بریتانیا وەکوی مستعمەر بوو لە عێراق و لەشتانە ئەویش پێێتی اعتماد مەکەسە بریتانیا ئەمە تازە خەریتەکەماندانەوە فارس و تورک و عەرەبەوەنە بەڵام مەگەرەتانەوێ یعنی لەو کاتەوە ئیشارەتێکی داوە کە ئەم ریفراندۆمە ئەگەتانێ بگەنێنی خۆتان ئەم جنگاوەرانی لە دەوروبەرتن ئەمان ناتوانن ناسنامەتان و گشتپرسی بە بێ گشتپرسی دەوڵەتی کوردی خۆتان دروستکەن لە کەرکووک ئەتە دەستی پێکە بە دژایەتیکردنەکەەوە ئەوی چەرچل بە مەلیک فەیسەڵە لێدێتە لێ با بە حدودی تۆ حەمرینە حدودی تۆ عێراق لە حەمرین بەخوارەوە عێراقە سەرۆ کورد شۆنێکە پێوتێ کورسانی کەرکووکی تایە خەباتەکانی تازە و نوێ و بە هەمووی یەکلێکی بدێن و شیعارەتەکان یا حەمرین یان ئەمرین یان یان کەرکووک و خانەقیمیان تاماوێنە جەنگین یعنی لە مفرداتی تاکی مێشکی دڵی کوردستان و قودسی کوردستان یای ناکرێتەوە بۆیە کە دەستی پێکرد سەکردایەتی کورد کە دانیشتن لە 6 حوت و باسییان لێ کرد من وازانم یەکەم جار هەر باسی هەولێر و سلێمانی دۆ بوو چووکە بەو حسابی کە کەرکووک ناوچە کێشە لەسەر بەپی دەستور
هەرچەنە من دێمە سەر و نقطەیە لە ڕووی قانونیەوە من ئیشم لەسەری کەوتم بۆی جارێک مەجالە یاسایەکەی لێ بگرین ئەو سابچین ناو گشت پرسیەکەی کەرکووک بە شانازیەوە 1970 گەلەکەی دەنگیدا بە گشت پرسیەکە لەو کاتە با بڵێن کە باسکرا بەرجی وابزانامێکێتی نیشتیمانی کوردستان سەرکرداتیان وتیان بەبێ ناوچە کوردستانەکان ئێمە گشت پرسی ناکەینەوە بوو سەرکرداتی سیاسی کورد هاتە دەنگ یان طبیعیەوەدام ئێوەوالێن ئێمەش حیزبەکانی تریان ئەمەش دەجا مۆریەکەین ناوچە کوردستانەکان ئێمەش لەگەڵین یان ێدی کۆمنتاوە کە هەمویان تەوقیان کردووە دوای بۆ خەڵک فکری بەنەوەتر گۆڕاوە بێ سەر پرسیارێکی ترە ئێمە لە کەرکووک بەپێی دەستور ئەوە لە سیوێکی 2007 گشتپرسی لەسەر ناسنامەی کەرکووک بکردرا هەیە خۆی یەکلا کاتەوە کە ئێمە کورد جاروایە نەقدبان لە سەرکردای سیاسی کورد هەبوو باشە بۆ کردان 940 هەتا حەمرینەکە بڕۆشتاین و یەکلامان کردێتەوە ئەو کاتە بەداخەوە ئەوەش وەڵامێکمان بۆی ئەمریکا مەزالی لەدا نێشە تا حەمرین بچین و سنووری کوردستان تەزبیت کەین باو ناوچە کوردستان تووشی و سەر شێر دێشتە ئەمریکا نێش لەو کاتەیە وعدیشیدا بە حاڵەتێکی مەدەنی و حەزاری و دەستوری چارەسەر بکرێ سیوێکی 2007 چارەسەر نەکرا ئەبیرم دێ سەرۆک هێرێمە و کاتات نا پەرلەمانی کوردستان خیتابێکی ڕاستەوخۆی ئێمە کرد وتی ئەگەر مفەوەزیە لە ڕووی ئەگەر عێراق سەرکردایەتی سیاسی عێراقیەکان لە ڕووی هونەریەوە ئەم کاریان پێ ناکردرێت تەبیعیە مەجالیان پێدەن بە فترێکی تر ناسنامی کەرکووک دەرکەن بەڵام ئەگەر سیاسیە قبول ناکەین ئەوە بوو بە تێکڕای سەرکردایەتیان باشە فەرمونون مەجالێکتامێت 10 ساڵ دوایەوە 2007 ئێمە لە مانگی سێین بە من خۆم سەرۆکی ئەنجومەنم ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەو داواکاریەمان وتمان بەسە حکوومەتی عێراق 100 ساڵ تێرت نەخواتیانی دەستی بە دەستی بەم شارە و ناوچە کوردستانەکانەکەی فەرم و قۆناغی سێمی مادەی 140 جێبەجێکەن کە گشت پرسیە دەنگماندا و فەرم و هەممان ڕازی بووین لەسەر هێشتا باسی ریفراندۆم ناتەوە لە 6 حوتی 2017 تەواو ڕازی بوون کردمە نووسرایەک و جەنابی عەبادی جواب دەرەوە جەنابی عەبادی بە هەموو وەقاحەتێکەوە ئەلێ ئێمە ناتوانین ئەویشە بکەین يتعذر علينا وكأنما يعني پێشەری دەستورەکەم شخصێکی وا وەقاح یعنی وا بێچاو بێڕوو کە بەداخەوە من شکاتم لێ کرد لەگەڵ 12 ئەندامی بەو بەڕێزانەی کە بۆ واقعی کەرکووک ساکە دانادەن لە محکەمەی اتحادی نەیوێرە بچێتە ناو قەزیەکە و دوای ساڵێک و 6 مانگ بەداخەوە لە ئەوروپاش خەڵکێک نەبوو داکۆکێکی ناوبێ بە جینۆساید لە کۆبدارێ ئێمە مەقسەدم بەو قۆناغە سەختە چوین کە قبولیان نەکرد لە ڕووی یاسایەکە بۆی خەڵک لەوانەیە می لەبیر نەبێ کە عەبادی ڕەفزی کردەوە و کاتێن بۆتان باشە تۆ دەسەڵاتت نییە و یەتەعەذەر و حکوومەتێکی زۆر زەبەلاح ئێمە داواکەین لە چینی نێودەوڵەتیە ئەم کێشەمان بۆ یەکلاکەنەوە ناکرێ خەڵکی ناوچە کوردستانەکان و کەرکووک چاوەڕێی مافی چاینی خۆیان تەسلیمی خەڵکێک بکەن کە حەقد و بغض و کینیان هەیە لە ناسنامەی کوردی ئەو شارانە ئەوە بوو کە وەڵامیان نەدایەوە ئەو کاتێمە ئاراستی هەموو دنیامان کە وەرن ریفراندۆمێ بکەن کە نەیان کرد ئەو کاتە لە 6 حوت ئەو حاڵەتە کە ڕوویدا دڵخۆشیە خەڵکی کەرکووک پێشوازی لێ کرد و ئەو کە بە ئاهەنگەوە بەشدارێکی زۆر باشی جوانیان کرد دێنە بەسەر گرنگی بەشداریەکەی کەرکووک لەو ریفراندۆمە زۆر شتێک هەیە کە عادەتەن لەم بەرنامەیە باز لە هەندێک حاڵەتی میدیایی یەکەم دیاردەی میدیایی کە هەن لە دوای ڕووداوەکانی با بڵێن خیانەتی 16 ئۆکتۆبر و ڕۆژانی دواتر چەند ڕووداوێکی ناخۆش و بەڕاستی بێئومێدکەر بەسەر کوردستان و بەسەر بەگشتی کوردستانی باشوورە هات لەو وەختەوە حتا ئێستاژ منە بینم هەندێک لە میدیاکان هەندێک لە سیاسیەکان هەندێک لە گروپە با بڵێن ڕێکخراوەکانیش زۆر بانگەشێ ئەواکەن کە ئەڵێن ئەگەر ڕیفراندۆم نەکرایە ئەم ڕووداوانەی 16 ئۆکتۆبر و دواتر ڕوویان نەهدا بەڵام من ئەزانم کە گەلێ خەڵکی کەش باش ئەزانێت کە ئەمە شتێکی چاواشەکاریە و با بڵێن هیچ بنەمایەکی نییە و تا ڕادەیەک بێویژدانیشتان بەرامبەر بە ڕووداوێکی گرنگی میلەتەکەی خۆت بەداخەوە میدیای کوردی هەندێک لە میدیای کوردی باسی ئەماکە بەڵام ئەگەر تۆ بۆ ئەوی کە بیسەلمێنی کە ئەم بانگەشێ زۆر بێبنەمایە چاواشەکاریە بە کورتی سێرێکی مەسەلەن عێراق بکەین دۆخی کورد لە عێراق لە مێژووی عێراقا
من ێستا باسی دەوڵەتی خەلافەتی عەباسی و پێش ئەوانیش ناکەم کە بە درێژایی بە پێی هەموو زۆربەی سەرچاوە مێژوویەکان بە درێژایی خەراغ ڕووبارەکانی دیزلە و فڕات تا خوارێ هەر هەمووی گروپ و هۆزی کورد بوون و خەریکی گاوانی و کشت و کاڵی بوون لە سەردەمی خەلافەتی عەباسیە زۆر لە سەرچاوە ئیسلامیەکانیش بازاواکەن کە لایەنی کەم دەوروبەری بەغدا ینی نەک سەنتەرەکەی زۆریان کورد بوون دانیشتی کورد بوون ئیتر وەرە بۆ ئەم سەربەرە و تکریت و ئەوانە هەمووی کورد بوون باسی ئەم دەوە ناکەین باسی دەوڵەتی عێراق بکەم کە تەمەنی 100 ساڵە ئەم دەوڵەتێک کە لە ئەنجامی سایکزبی کۆ دروست بوو ئەم دەوڵەتە تەسەوڕکەن ینی تەمەن هێشتا نەگەیشتوتە 20 ساڵ تحریبی ناوچە کوردستانەکانی دەست پێ کردووە بە تایبەتی ئەو ناوچە استراتیژیانەی کە سامانی سروشتی لە بن خاکەکە هەیە و هەروەها ناوچەی لە ڕووی کشت و کاڵیەوە بە پیت و بەرەکەت و ئەمانە لەو وەختەوە دەستی پێ کردووە بەشە تێو کاتە خۆ کورد ڕیفراندۆمی نەکردووە تاوانەکانی تری ئەوە زیندانیکردن سەرکوتکردنی شۆڕشەکان با بڵێن هەر تۆ باسی تحریبی کەرکووک شنگال و دەشتی نینەوە و مەخمور و کەرکووک و حەمرین و سعدیە و جەلەلاوە تا خانەقین و بەدرەوزەسانیش باسی ئەوەش مەکە ئەو بەغدا لە تا هەفتا هەشتاکان بە پێی زۆر سەرچاوی نووسەری عێراقی توێژەری عێراقی ملیۆنێک تا ملیۆنیوە کوردی لێبووە کە بەشێکی زۆریان کوردی فەیلی بوون ئێستا لەوانێت چەند دەهەزار کەسێک مابێ کوردە فەیلیەکان کە لە سەردەمی ڕژێمی بەعزا بە سەدان هەزاریان لێ ڕاگوێزرا بەرەوە ئێران و مافی ڕەگەزنامەی عێراقیان لێستاندنەوە هەروەها گەلێکیان دەیان هەزاریان لێ کۆمەڵ کوشکرا لە ناو زیندانەکانەمانەوە باشە خۆم کاتانە کورد ڕفراندۆمی نەکردبوو تاوانەکانی تری بەعز جینۆسایدەکان ئەنفال هەموو ئەمانە بە دەیان هەزار زیندانی سیاسی و ئیعدام کرا و پێشتر تاوانی حرەس قەومی و نازانم ئەو تاوانانی کە لەناو مێژووی عێراقی خوێناوی هەن ئەمانە هەمووی سەردەمانێک بوون کە کورد باسی ڕێفراندۆمی نەکردو و بەرامبەر دژ بە کوردیش کراون لە سەردەمی دوای ڕوخانی ڕژێمی بەعز لە 2005 تا ئێستا کە دەستوری عێراق جێگیر کراوە و پەسەند کراوە بە بەردەوامی بە شەرتی ئەم عێراقە کورد دەوری هەبووتیاوی لەوە کە ینی هەڵ نەساوەتە سەر پێ بەڵام جێگیر بێتەوە بە دەوڵەت دوای ڕوخانی ڕژەم کەچی بە چەندین بە 55 مادەی دەستوری بە دژی کورد پێشێل کراوە جا لە هێنانی تانک و دەبابی کە دکتۆر سۆران لێک و حەڵقەی باسی کردی سەردەمی مالێکی بۆ دەوروبەری شنگال بۆ دەوروبەری کەرک و فیرقەی دوانزە و خانەقین و هەموو ئەمانە ڕوویاندا پێش ئەوەی کە کورد باسی ڕیفراندۆم بکە دا لە ناو میدیاش باسی نەکردبوو لە دوای ڕیفراندۆمیش جا بۆی ئەڵێم ئەو کەسانەی کە ئەم بانگەشاناکەم وایە ئەگەر ڕیفراندۆم نەبووە کورد معەزەز مکەڕەم دانیشتووەک وایە بڵێن کانتۆنێکی سویسری بێ دانیشتوی معەزەز مکەڕەم و هاوڵاتی پلەیەک بوو بێ ئەمان بانگەشانە بێبن ئەمان هەر کەس باوەڕی بەم بانگەشانەیە ئەتوانێت بۆ 1 سەعات وتارێکی باشی بە پێش لەبارەی مێژووی بوونی کورد لە ناو عێراقا یا خستنە سەری هەرێمی کوردستانی باشوور بۆ سەر عێراق ئەوە بخێنێتەوە بە دڵنیاییەوە ڕەنگە هەموو ڕێی خۆی بگۆڕێ و نەکرێتە بن ئەو بانگەشتەوە و هەر کەسێکیش لەوانەیە ئەمە بەوردی بخێنێتەوە و ڕۆژانی دوای 16 ئۆکتۆبەری بیر بێت کە حەشدی شعبی نەک هاتوو بۆ کەرکووکەوان هاتبوو هەولێر و دهۆکیش داگیر بکە هەر کەس ئەگەر ئەو مێژووە بخێنێتەوە لێی وەربێتەوە بۆچی حەشدی شعبی ئاخر شەڕی خستە حەویزە و ئامرلی و ئاخر شەڕی بۆی کە خسیە حەویزە بۆ ئەوی کە کەرکووک داگیر بکاتەوە ئەو باش دەزانێ ئێستا بێ دەست و چای ئەو پێشمەرگانە ماسکەکە لە شەڕی پردێ و سحێلا و مەحمودی و تەلەسکۆف بەرگریان کرد و ئەو درود ڕۆژانەش درود بۆ ئەو شەهیدانە بنێرین کە لەو شەڕانەیە شەهید بوون. دەم خۆشکاک بەرم وەڵایی من ئەوەی کە مامۆستا باسی کرد مەسەلەی نمونەیەکم بیر هاتەوە یعنی ئەوەی کە تۆ بێ وڵاتی چەند ئازاری ڕۆژانە تاکی کوردەدا جا لە ناوخۆیان بێیان لە دەرەوە بێ بەڵام لە دەرەوە ئازار و مەینەتەکەی زۆر زیاترە و تاڵاوەکەی زۆر تاڵترە. من نمونەیەکی زیندوو هەیە کە بەسەر خۆما هاتووە من کچە گەورەکەمەوە کا 6 ساڵ بوو لە مەکتەب کە با بڵێن لە مەکتەب لەوێ ئەی خوێند لە وێڵز لە دەرسی جوگرافیای مامۆستاکە هەڵی سانە بوون وتبووی هەرێکێکتانە بێ هەستن وڵاتی خۆتان لەسەر نەخشەکە بدۆزنەوە. من ئێستاشی لەگەڵ ئاوێ کچەکەی من نازانە کە ئێمە سەر بە عێراقینانی جا ئەو کات زۆر گەڕابوو بۆ نەخشەی کوردستان و ئەمانە بەداخەوە لەو نەخشیانەی دۆزی بووە ئیتر کە نەی دۆزی بووە
پێی ناخۆش بوو دواتر ڕەفیقەکانی پێیان وتبوو تۆ ڕەنگە قەرەجی بێ وڵات بی ئایتی ئەو قسەیە زۆر ناخۆشە کە پێت بوترێت جپسی یعنی لەگەڵ ڕێزم لەوێ زۆر قسەیەکی زۆر ناخۆشە کە هەستی مناڵەتی مناڵ زۆر بریندارەکە جاکە ئەمە بەگریانەوە لە پۆلەکە هاتی بۆ دەرەوە ئەمانە بە کورتی تەلەفۆنیان کرد بۆ ئێمە کە بچین حاڵەتێکی ئاوای بەسەرا هاتووە بەرحاڵ دواتر خێزانم لە ماستەرنامەکەی ئەمەی تۆمار کردبوو کە ماستەرنامەکەی خۆی پێشکەش بەو گریانە کردبوو لەو زانکۆیی کە لێ ئەخوێن بە فەرمی داوای لێبوردن لە دایکی کراکەوەی کە ئێمە وەکو بەریتانیەکان و وێڵزەکان بەشدار بووین لەو مەینەتەی ئێوەکەیەوە ئەوە تا 100 ساڵە بە گەورە و بچووکتانەوە فرمێسکی بۆ ڕێژ ینی کەواتە مەسلەی بێوڵاتی مەسلەی بێناسنامەیی لەسەر ئاستێکی نێودەوڵەتیە بە تەنها با بڵێن ئایبەیەکی سیاسی گەورە نییە کە تۆ گەلێک ئەو نازناوەی پێوە بلکێنرێ کە پێی بوترێک گەورەترین نەتەوەی بێدەوڵەت لە دنیاە بەڵکو لەسەر ئاستی کۆمەڵایەتی لەسەر ئاستی دەرونیش تۆ ڕۆژانە داخ و چێژ و حەسرەت و ناسۆری پێ ئەچێژی بەڵام لە دەورانی ڕفراندەماوە دوای ڕفراندەمیش پرسیارێک بە تایبەت لەلایەن هێز و لایەنە عەرەبیەکانەوە ئەکراکە ئەم ڕێفراندۆمەی کە کوردستان ئەیکا بنیاتی قانونی نییە و یاخۆت لە ڕووی یاساییەوە عیبدارە یا هەر پرسیارێکی تر من پێم خۆشە زۆر بە کورتی بە حکمی پسپۆرێکی خۆشم ئەوەشی بکەمەوەکە ڕێفراندەم لە سەرنجامە دروستە کە تێرمێکی سیاسیە و ملکەچە بۆ پیادەکردنی بانێکە و دووهەوای ناو سیاسەتی نێودەوڵەتی و تێگەیشتنەکانی لە سۆشیالیزم چۆنەی بینێ و سەرمایەداری چۆنەی بینێ و ئەوانەی لە گەلانی بندەست چۆنی ئەبین و گەلانی سەردەست چۆنی ئەبینن ئەمانە لێ ئەگەڕێ من زۆر باسییان ناکەم بەڵکو ئەو پرەنسیپە یاسایانە باسەکەم کە ڕیفراندەمێکی پێ ئەپێورێ واتە یەکەی پێوانەی ڕیفراندەمێک بۆ ئەوەی لە ڕووی یاساییەوە بپێورێ تا چەند یاساییە یان یاسایی نییە ئەوانی یەکەم پێوەەر کە تۆ پرۆسەیەکی ڕیفراندۆمی سربەخۆیی بۆ پێوی بریتێ لە بنەماکانی مافی مرۆڤ ئەمە من وەکو عەرزم کردن لە ساڵی 45 بە دواوە کراوەتە نەتەوەی گرتوەکان ئەڵێ ئێمە لەسەر دوو بناغا دروست بووین یەکەمیان سربەخۆیی گەلان ببورن مافی چارەنووسی گەلانە دووەمیان مەسلەی ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتیە کە هەردووکیان پەیوەنددارن بە یەکەوە چۆن یعنی تۆ کە میلەتێک گوتت مافی چارەنووسی هەیە و هەموو گەلێک ئێوە ئەگەر لە ناوەکەشی ورد ببنەوە نەتەوەیە گرتوەکان بەخۆی ناڵێ وڵاتەیە گرتوەکان ئەڵێ نەتەوەیە گرتوەکان واتە ئەو نەتەوانەی کە خاوەنی وڵاتن یانیش خاوەنی وڵات نین ئەمە ڕێکخراوێکە تایبەت بە نەتەوەکان و بە گەلان دروست بووە و کاتێک کە گەلێک مافی چارەنووسی هەبێ و نەتوانانی نکۆڵی لێ بکەیت ئەو کاتێک کە ئەو مافەی لێزەوتەکەیتەوە سروشتی بەشەریەت وایە تۆ کە مافت لێزەوت کردەوە هەمیشە کاردانەوەی ئەبێ و هەوڵی بەدەستێنانەوەی ئەو مافەی خۆیەدا کەواتە هەر کاتێک و لە هەر شوێنێک بە تەجربەی هەموو وڵاتان سەلمێنراوەکە تۆ هەر کاتێک مافێکت لە گەلێک وەرگرتەوە ئەم مافە سەر ئەکێشێ بۆ نائیستقراری و بۆ نائارامی و بۆ پشێوی و بۆ تاگاتە خەباتی چەکداری بۆیە بە جۆرێک لە جۆرەکان ئەو خەباتە چەکداریانەی کە لە پێناو بەدەستێنانەوەی مافی چارەنووسا هەن لە یاسای گشتی نێودەوڵەتیە دانی پێدانراوەکە بزافێکی ڕەوایە کە چەکی تیادا بەکاربهێنرێت و ئەمە بەڵگەنامە نێودەوڵەتیەکان زۆرن کە زیاتر لە 11 بڕیاری کۆمەڵی گشتینەتەوەی گرتوەکان و ئەنجومەنی ئاسایش تایبەت بە چەسپاندنی مافی چارەنووس و ڕەوایەتی خەبات لە پێناو مافی چارەنووسا دەرچووە پێوەرێکی دیکە ئەوەیە کە دەستوری ناوخۆیی وڵاتەکانە ئایا مەسەلەن ئەو وڵاتی کە ئەم گەلەی تایە تا چەند ئەم دەستورە بواری بەوە داوەکە هەنگاوێکی لەم شێوەیە بگیرێتە بەر بۆ ئەمەش ئێمە ڕوون کرایەوە لە دەورانی ڕێفراندەما سەرکردایەتی سیاسی کوردستان زۆر بە تەفسیل ڕوونی کردەوە کە لە کۆی ئەم دەستورەی کە هەیە لە ساڵی 2005ەوە هەتاوەکو ئێستا مەرەکەبی سەر کاغەزەوە هەتا ئێستا دەستورێکی ڕێزلێنەگیراوە ئەو مافانەی کە پەیوەندی بە کوردستانەوە هەن پێشێل کراون و مافەکانی تریشی کە پەیوەندی بە پێکاتەکانی ترەوە هەیە بە تایبەت کە ئەو مافانەی کە وەکو گەرەنتی دانراون بۆ ئەوەی عێراق جارێکی تر نەگەڕێتەوە بۆ بنپێکردن ڕوون کراوەتەوە بەڵێ بە سینەلای مامۆستا ئەگەر دواتر ئەوە تاواوکەین مامۆستا هەمیشە ئەوەی کە ئەدبینم گەشتبینێکی باشت پێوە دیارە بە تایبەتی لە ڕووی نەتەوەی چاود لە ئاسوێ هیوات هەیە بەم ڕێفراندۆمە ڕۆژێک لە ڕۆژان بکەوێتە ئەم ئەنجامەکانی ڕێفراندۆم وەک
بێتە هەوێنێک بۆ سربەخۆی بۆ دروستبوونی دەوڵەت. پێش ئێستا جەناب باسی ئەوەت کردکەوە هەنێک مێشک شۆراوە ئەڵێن گوایە بەهۆی ڕەفراندمەوە ئێمە ئەمەنگەی کوردستانمان لە چی چوو ئەوەمان لە چی چوو ئەومان لە چی چوو. ئەمە چەکوشکاریە لە مێشکی ئینسانی ساوێلکە یاخود کەسانی بەرژەوەندی خواست چاوی خۆیان ئەنوقێنن و حەقیقەتەکە ئەبینن بەڵام چاوی خۆیان ئەگرن ئۆڵێن ڕێفراندم زەرەری لای. من بەوانە ئاڵێم سیاسەتی نێودەوڵەتی سیاسەتی هەموو سیاسەتێک بریتە لە شەترەنج وەزیرێکەیت و کژمەلیچێکەکەی تۆ تۆپێنی. ئەمە مەسەلەکەیە لێرە وەزیرێکمان ناوە فیلێکمان ناوە مە شەترەنجە بەڵام تۆ بۆ حسابی کژمەلیچە کردوتە ئەو کژمەلی کەش کە پێی ئەوترێ ڕێفراندۆم. ئەو ڕێفراندۆمەی کە قەباڵەی دەوڵەتی کوردی سربەخۆیە بیانەوە و نەیانەوێت. ئەمە مەسەلەکەیە لێرە. ئیجا من لەبەر ئەوەیە کەوا من گەشتبینم بەرامبەر بە ئەنجامی ئەو ڕێفراندۆمە ئەنجامی ئەوەی کەوا نەتەوەکەم تا ئێستا تینووی ئازادیە بۆ هەموو شەکوشکاریی کە چەندەها ساڵە تیاناکرێت. بێگومانەوەی سایکزبی کۆی داناوە لەگەڵ دانانی سایکزبیکووە دانانی جەماعەتێکیش داناوە کە حتا لە زەبانی شێ مەحمووا بڵێ ئەگەر ئێمە لە عێراق جەبینەوە تووتنەکەمان بەچێ بەفرۆشین دووتن. اینجا ئەو کاتە بیانویان تووتن بوو ئێستا بیانویان ئەنوا ئەوشکال بیان و هەر ڕۆژەی لە شتێکە قۆزنەوە و یەکسەر قوتیەکەنەوە بەڵام مەسەلە ئەسڵەکە ڕێفراندمەکەیە کە سەرکەوتنی بەدەستێناوە. ئەمە شوێرایی داهێناون شوێرایی ئەوەی کەوا کوردستانی دابەش کرد و شوێرایی ئەوەی کەوا بۆ بە گاردی سایکزبی کۆش. ئەنی ئەوە ئێستا من لە سەفەری پێشەوە پرسیارم کە ئایا لە ناو گەلانی تر ئەوە هەیە بەدڵنیایی ئێمە لە ئیسپانیاش بینیمان خەڵکانێک کەتەلۆنی بوون و دژی ئەو بڵین ئەوە بەسەر بەخۆی لە کیوبک هەیە ڕاستە لە سکۆتلەندا یەن لە کیوبک کاکە جان دیموقراتیت لە هەر چەنە کە باسیەکەن بەڵام مەسەلەکە شتێکی ڕەمزیە درۆیە تێکی مەسەلەن با بڵێن ئالگۆڕ لە ئەمریکا ئەوە بوو بە مەسەلەی کالیفۆرنیا دەرچوو نەیانێشت لە کوبێکیش هەموو ساڵێک هەموو جارێک کە ڕێفراندۆمە بێ 51 ئەڵێ لەگەڵ کەنەداین 49 ئەڵێ سربەخۆی مانەوێ ئەو 49ە 89ە 99ە بەڵام ئەمان چیەکەن مەسەلەی ئیرادە مەسەلەی هێزە هێزی ئەو میلەتەیە کە ئەوێت سەرکەوێ جا ئەمڕۆ نایاسبەی کوبێکیش جیابێتەوە ئەمڕۆ نایاسبەی کوردستانیش هەر جیابێتەوە و ڕێفراندۆمەکەش قەباڵ. بەڵام ویستم باسی ئەو جیاوازیە بکەم ینی هاوڵاتێکی کەتەلۆنی کە لە ئیسپانیا زیانە بێتەوە ئەو ئیسپانیایە ینی ئیسپانیا بەڕاستی لە ڕووی دیموکراسی و وەلو لە زۆر بە ناشرینی ڕەفتاری لەگەڵ ڕێفراندۆمەکەی کەتەلۆنیا کرد بەڵام سکۆتلەندا هاوڵاتێکی سکۆتلەندی ناوێت لە بەریتانیا زیابێتەوە کە ڕەفزیەکە یا کەتەلۆنیەک ناوێت لە ئیسپانیا زیابێت یا کیوبێک ناوێت لە کەنەدایەکی وڵاتی دیموکراسیەت و پێشکەوت و جوان جیابێتەوە. ینی ئەمە ڕێزی لێگی بەڕام تۆ ناتەوێت لە عێراقێک جیابیتەوە کە بە درێژایی سەردەمی دەوڵەتەکە بەس خوێنە ڕشتووە بەس ڕەنجت داوە بەس چەوسێنراویتەوە. من دایمە لەمە تەعەجوبم بێ من لەگەڵ ڕێزم بۆ هەموو کەسانەی کە بەشداریان نەکردووە نەخێرە من ناتوانم قسەیەکی زۆر خراپیان ڕۆنە بەڵام بەڕاستی ئێستا پشیلەیەکیش مشکێکیش نازانم چۆلەکەیەکیش بخەیتە قەفەزێکەوە بڵێ ئارێتۆ دەرگای بۆ بکەیتەوە ناچێ ڕناکە ینی خۆی ئازاد ناکە خەیروسیا لە قەفەزەکەش لە ناو قەفەزەکەژ هەمیشە شوژدری شێپیان ئەوە مەسەلە کاگرێ درێژە بۆ قسەیەوە کە گرنگی کەرکووک چی بوو بەشداری کەرکووک یانی ئەگەر کەرکووک بەشداری نەکردا بێنە بەرچاوی خۆت ئەم ڕێفراندۆمە ئەو گرنگیە ئەبوو نا بەتاکید نەخێت بەس ئەوەی کورد کە واسی لێکین ئەمە یانێ بێت تەسەسولێکەیە یعنی نفسیەتی کورد و بار و ئیسپاری سایکۆلۆژی و شتانە کورد طبعا دوو جۆر کوردەیە کوردەکەی متمانی بە خۆیەتی و دایمە
بیر لە دەوڵەت دەکاتەوە ئاسۆی دایمە گەشتبینە و کوردێکیشەیە سقی بەخۆی نیە متمانی بەخۆی نیە متمانی بە هەموو بێگانە هەیە بەس متمانی بەخۆی نییە ئەویش ئیشی لەسەر کرا با بڵین سەدان ساڵە ئەم کوردیان چەسانوتەوە یان دایمە باسی کورد ناسنامەی خۆی کردو و خۆی بینیێتەوە لە دایری ئەمن باسی پێتی کەلیمەی بەبییرتان دێ لە هەشت بەس ئەوەی شڤان کە بڵاو بوویەوە کاسێتەکە لەسەر و کاسێتە خەڵک ئیدامە کردرا یعنی هەر کاسێتێک و گۆرانیەکە و گوێی لێگیت و ئەستی نیشتیمان بەڵا یعنی ئەمە بەشێکیان وایان لێ هاتووەتر هەموو کەسی بەدڵە بەست ناسنامەی دەوڵەتی کوردی نەبێ ئەوە چەساوەتەوە بەشێکی ترشنا هەموو دەقەیەکەوەیە کەرکک بزات کەرکک ئەوەی بەسەر کەرکک و ناوچە کوردستانەکەاتەوە دووبارە و سێبارەیەکەمەوە بێجگە لە ئەو تەماسی ینی سەلان تاکێکی سلێمانی تاکێکی هەولێری تاکێکی دۆکی و کێ ئەم احتیکاکەی نەکرۆ لەگەڵ یان من لەگەڵ ڕێزم جار وایلین با بە عەرەب وانێ و تورکوانێ و چیوانێ با بە تۆرە تەماسی لەگەڵا بکە تۆ ئەو سایکۆلۆژیەتی کە ئەو دایکەی کە بڕۆ لە گەڕەکە کوردی و تەماسەکان کە لەگەڵ تورکمان عەرەبەلەی کە بێشکەکەی ڕاژێ ئەگە مناڵەکە نەخێلێ نەخەوی پێشمەگە دێتەوە یعنی تاکەکەوا بلێ بێ قیادە سیاسەکەی چی بلێ تۆ ئەنەبێت چ ئازارێک بگات بە تاکێکی کورد لە کەرکک و ناوچە کوردستانەکان بەڵام ڕێژەیەکی باش لە تورکمان و عەرەبیش بەشدار بوون و ئەوەش بۆعدێکی تریە بۆعدەکەی تری چیە دوای ناوتوێت کە کورد و هەرێمی کوردستان و خەتی 36 و دوای 2023 کە تورکمانی کەرکک و عەرەبی کەرکوکی منصف ئەوانەی کە هی نەخێننەوە ینی حەزارەت و پێشکەوت نەخێننەوە بینیان استقرار و جێگیربوونی ئەمنی لە کوردستان باشترە لە تەقینەوەکەی ڕۆژانەی کەرکک و بەغدا و ئەوانە لە ڕووی ئەمنی و بینیان ڕووی بژارنەوەی اقتصادی لە کوردستان و باشترە لەوەی کە لە کەرکک و پیس و پۆخڵەکەی بەغدا و داتەپێوی ئەو منتیقانە وتیان ناوەڵا لەگەڵ کوردستانە بین زۆر خۆشترە ئەو تاکە تورکمانە ئەو تاکە عەرەبی کە بەو جۆرە بیریانە کردەوە بەڵام ئەوانەی کە تەغزیە ئەکردران بە شۆڤینیەت و بە دژایەتیکردنی کورد هەمیسان دووبارە ئەو ئەجنداتانیان هێنایەوە کە خۆی هەست بە نەقسەکە حەزیش ناکە بەرامبەرەکەی ببێتە خاوەن ناسنامەی خۆی خاوەن دەوڵەت ئەوان دژایەتیانەکە جابوویە بۆ کوردی کەرکوک ئەگەر وەکو مامۆستاوەتی یەکجا لە سزنبی سوزنەکەشیان نەکردە عەزیەتدانی تاچی کورد لە شاری کەرکوک بە شەرتێک وای لاتە بوو کە کەسێک نەبوو یعنی وەکو بۆ دوو باسم لێکن شتێک کاسێتی گوێت لە گۆرانێکی کوردی بگرێت لە هەموو حەقبەکانی ئەمە منێک شتێکی تریشەوە بێشکچی بوازم دوای ریفراندۆم کە ئەو شئینە ناخۆشە بەسەر دەدیەوە وتی من عجایبم لەم کوردە دێ خۆ طبعاً تۆر گشتپرسیەکەی ئەبێ چاوەڕێی ئەوەش بکەیت کە عەزیەتە خۆی خۆ بستەر تەبەقێ لە زەهەب نایەت 6 مانگیشە بێ برسیت بێت 6 مانگیشە بێ بتەحەب بەڵام دوای ئەو 6 مانگ و ساڵە ئەبیتەوە خاوەن هەموو دەوڵەتەکان هەبەتێ بە سەوڕی فەڕەنسی کە دەستی پێکرد خۆ بەو خۆشیە نەبوو بڵێن هێڵات فەرم و تەواوە دەوڵەتێکی حەزاری و دیموکراتیەت و بەرپا بوو نەخێر ئەو شەڕی لە بینی کاتۆلیک و پرۆتستان دووری داوایانەیە خوێنتەوە لە عینی ناوەڕاستە شەڕێکی زۆر خوێناوی لە بینەردەوە هەتاکو و خەڵکە ناسناوی خۆی بەڵام کورد وە کووت بەو بەشەی کە لە ناخەوە شکستیان خواردووە کەەوەی تاریخەکەی تۆ باسیەکەی تاریخی ئیسلامی تەبەڕی یەکێکە لەو مێژۆ معتەمەدانە ئەلێ عێراق سەر کۆتایەکەی منتیقی حەدیسەی ئەمبار لە حەدیسە بەسەر ئەوەی کورد بووە یعنی ئێمە ئەوە نەشاتوێتەوە دواوە ئەمجاش پێمان ڕوانابین ئەبێ تۆ ئیشێکەکەی ئەبێ تەحملی لە بەرەی سبەینێ ناسنامەکەت معتەبەرە بێ پاساپۆرتەکەت معتەبەرە بێ ئەچیتە ناو نەتەوە یەکگرتوەکانەوە دکتۆر باسی لێکرد هەموو ئەومافانت کە 100 ساڵێت زەوت کراوە دووبارەوە بیتە خاوەن کیانی خۆ بەشداری نەکردنی کەرکووکیش ینی وەختە مانای زۆر مەترسیداریە بوو ئێم باش ئێمە لە بڕۆ بەڵگەنامەکانی عوسمانەکان بڕۆ خەریتەکان سێدیکە خۆی لە کاتی عوسمانەکان و ساوە کوردستانێکیان کردووە ئەو سەری لای رووسایە ئەو سەری باشە لە بەڵگەنامی عوسمانی و خەرائیتی عوسمانی کوردستانێکی زەخم دروست کرابێ و بە کەرکووکەوە کە بەردەوام عاسیمەی شارە زۆر بووە و پایتەختی کوردستان بووە جاخێر ئێستا کە من لە کەشوهەوایەکی نێو دەوڵەتی کە هەموو شتێ بەرخارە حەزەکەمێک شتێتر باسی ئیستیفتات بەس ڕایگرە حەزەکەی ناو بڕێگەڕێن بەڕێزان وسانێکی کوور دەدەین تکایە کەناڵەکەمە گۆڕن و پاشان درێژە بە گفتووەکەمانە دەین لەبارەی سێهەمین ساڵوەگەڕی ریفراندۆمی هەرێمی کوردستان بە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیشەوە.
دووبارە سڵاو درێژە بە گفتوگەکەمانەین لە بەرنامەی ستۆدیۆ 24 لەبارەی ڕیفراندۆمی کوردستانەوە. کاگرە بارویستە قسەیەکی کە بکەیت. من تەبان دوای 16 ئۆکتۆبەر کە چاوەڕێم کرد بارودۆخ ئاسایی کێتەوە لە کەرکووک و ئەو کارەساتێکە بەسەر خەڵکی کوردە هات لەو ناوچانە لەگەڵ قونسڵەکان هەموو کۆبمەوە تقریبان زۆر بەیان لەگەڵ ئەمریکا و فەڕەنسا و ئەڵمانیا و رووسیا و ئێران ئەم 4-5 قونسڵم کردو وتم بۆی بزانم ئەمە بۆ ئەم مؤامەرە دەولیەتان لەسەر کەرکووک و ناوچە کوردستانەکان کرد و یاخۆ لەسەر گشتپرسی و ریفراندۆم کرد کە مافێکی تەویە. من لەگەڵ ئەمریکا یەکەم جا مەبەستم بۆ چونکە ئەوان بەداخەوە بە هەمەری ئەمریکی هاتن شەڕیان بە لە پردێ و ساحێلە لەگەڵ نەتەوەی کورد بە ئەبرامس با بڵێن. وتم باش ئێوە لە ئەمریکا لەسەر چرخێکی جگەرە و لەگەڵ قاتەیەک ریفراندۆمەکەن و گشتپرسی بووەکەن کە مافێکی زۆر مەدەنیە ینی خێرە بۆ ئێوە هەموو دژی ئەم ئەتوان ئەو اتهامی منی کەوتیەوە لە بەروی گشتپرسیتان لە کەرکووک کردووە. ئێوەتمەوە خۆتان زۆر شتێکی سادە گشتپرسیەکەن و ڕای عامی بۆ پیاکەن. دوای ئەوە لە فەرەزن علا فەرەس وتم باش ئێمە گشتپرسی با بڵین 1993 ملەتی کورد بە هەڵەیە چوو بە هەموو سەکردایەتێکەشەوە هەنگاوێکی چارەنووسی خۆمان کە مافێکی دەستوریە و مافێکی نێو دەوڵەتیە وەکو کاک دکتۆر لەی یعنی ئەمە خێرە بە عسکەر و بە ئاسن و بە ئاگەر ئێمە شتێک وەرن شکاتمان لێ بکەن لە مەحاکمەکان و مەنگاوی ئێمە کردومان لە ڕووی یاسایی و دەستوری هەڵەیانینا ئێوە یعنی ئێوە با بڵێن چاودێری هەموو حەزارەت و دیموکراتی بوون لە دنیا کە چوی ئەوواکەن یعنی تقریبا کابرا ملحق عسکەری کەوتی قسەکەی تەواو هیچ ئێمە محاکمەیە وەرمان دەنە محکەمەوەگە شتێکی هەڵەمان کە ڕاپرسی مافێکی خۆمان هۆکاری خۆی هەیە دواتر زۆر باسیە و بابەتاکەین زۆر ئێوە باسی ینی با بڵین ئەنجامەکانمان کرد ئایا تەمە ڕیفراندۆم خۆی وەکو بەڕێوەچوون و وەکو ڕێکارەکان و وەکو دەنگدان و وەکو هەموو کارەکانی تر زۆر بە باشی بەڕێوە چوو سەرکەوتنی بەدەستهێناوە وەکو مامۆستاوتی لە 1970 نزیکەی 1970 دەنگ بە بەڵێەوە تا سەرکەوتنێکی زۆر گرنگ و باش و کەموێنە و دیموکراسیانەش تا ڕادەیەکی باش. بەس ئەنجام من ئەڵێم لە ناو سیاسەتە هەر مانۆڕێک هەر بڕیارێک هەر با بڵێن جموزۆڵێکی سیاسی دیبلۆماسی سەربازی جایتر سەرکردەیەک بیدا حکوومەتێک بیدا پەرلەمانێک بیدا دەوڵەتێک شۆڕشێک بیدا تای بە تای ئەنجامەکەی ناپێورێت ئایا ئەم جموزۆڵە سەرکەوتوو بوو یان ئەپێورێت ینی بە تای ئەنجامەکەی ئەپێورێت ئایا ئەنجامی بۆ نمونە ئێستا ئێمە لەم ڕۆژانی ڕابردوو هەردوو دەوڵەتی ئیمارات و بەحرین کە دوو دەوڵەتی عەرەبین بڕیاریاندا پەیوەندی خۆیان لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکەنەوە. ئەم بڕیارە لە ئایندە چەند ساڵێکی کە دەرەکەی ئایا ئەم بڕیارەی کە سەرکردەکانی ئەم دوو دەوڵەتە یاویانە لە بەرژەوەندی گەلی هەردوو وڵات بۆ ئایا ئیسرائیل کە ئەمەی کردووە لە سەرکردەکانی ئیسرائیل کردوانە لە بەرژەوەندی ئیسرائیلەکان وایان نا. واتە ئەم جموزۆڵە سیاسیانە هەمووی بەوە ئەپێورێ سەرکەوتنەکەی کە ئەنجامەکەی چییە؟ تەنیا ئەو جموزۆڵ و مانۆڕ و بڕیارانەی کە تۆ بۆ ئازادی گەلەکە دێکی تۆ بۆ ڕزگارکردنی خاچی وڵاتەکە دێکی یا گەلەکە دێکی یا بەشێک لە خاچی وڵات یا بەشێک لە گەلەکەت بۆ ئازادی و ڕزگاری ئەوانەی کەیت ئەمانە بە ئەنجامەکەی ناپێورێ. ینی تۆ مادام نیەتت ئەوەیە خاچی خۆت ئازادکەی ئەنجامەکە هەر شتێک بێ گرنگ ئەوەیە تۆ بێدەنگ نەبووی لەسەر ئەوەی کە ینی بۆ واقعا ڕازی نەبووی. ئەمە شتێکی گرنگە. بۆ نمونە ئەگەر تۆ سەرکردەی شۆڕشێک بیت بزنەوەیەکی چەکداری بیت بیت بڕیار بەی مەسەن هێرشێ بکەی بۆریەکی نەوتی لە ناو خاکە داگیراوەکەی خۆت کە بەدەست داگیرکەرەوە بتەقێنیتەوە ئەنجامەکەی بە دڵنیایەوە باش نابێت لەسەر خۆ دەکەوێت لەسەر سومعی شۆڕشەکە دەکەوێت لەسەر سومعی گەلەکە دەکەوێت لەبەرەوەی ئیتر تەقانەوەی بۆری لە دەرەوەی کاری شۆڕژگێڕی و ئازادکردنە. ئەمە بە دڵنیایەوە ئەنجامەکەی خراپە بێ. بۆیە مادام ئەم حرەکەی ئەم جوڵەیە بۆ ئازادکردن نیە بۆ ڕزگارکردن نییە بۆ ینی ڕزگاربوون یا بەدەست هێنانی مافەکەی خۆت نییە بە دڵنیاییەوە ئەنجامەکەی خراپە بێ. بڕیاری ریفراندۆم هەنگاوێکی مەدەنیانە بوو دیموکراسیانە بوو لایانی کەم کۆمەڵشتی زۆر گرنگی بینی ئەوەی کەم لە میدیاکانە بینی جارێ یەکەم شت زۆر گرنگ بوو کە پرسی کورد دۆزی کورد کێشەی کورد لە عێراق لە کێشەیەکەوە کە ناوی لە قەوسێکە ناوی
پرسی کاروباری ناوخۆی عێراق بوو ینی خەڵکێک بەم بیانەوە دەست ینی هاوکاری کوردی ناکرد ئەم پرسەی هێنا بە جیهانی ناسان هەروە لەسەر ئاستی هەموو جیهان هاوڵاتی ینی پرسیار و ئیسیفهامی زۆری خستە سەر ئینتیمابوونی هاوڵاتی کورد بۆ عێراق مامۆستا جەناب 1993 زۆرە ئەگەر میدیاکان و وڵاتان و ناوەندە استراتیژیەکان لێکی بنەوە بڵێن ئەم گەلە خۆی بە هاوڵاتی ئەم وڵاتە نازانێت هەروەها من دوایین قسەم لەم بارێ ئەوەیە کە بە بڕوای من لە سەدەی بیستەمە کورد هەنگاوی زۆر گەورەی ناکە یەکەم ڕازینەوە بۆ واقعە ستەمی قوبوڵ نەکرد شۆڕشی کرد ڕاپەڕینی کرد و هەرێمێکی ئازادی ناوچەیەکی ئازادی بۆ خۆی دروست کرد لە سەدەی 21ەمیشا گرنگترین ڕوودا و ڕیفراندۆمی کوردستان بووە ڕەنگە لەو گرنگتر تەنیا ڕاگەاندنی دەوڵەتی کوردستان بێ ئەگەنا ڕیفراندۆم ڕووداوێکە نە پێش خۆی و نە دوای خۆشتی وا گرنگ لە بزنەوەی سیاسی کوردستانە بوو دەست خۆش کاک بەرم من ئەمێ ئیشارەت بەو خاڵی ئەخیر بکەم کە لە ڕووی نێودەوڵەتیشەوە لە ڕووی ئەو ئەزمونانەی کە هەبوون لە ڕووی ئەو کەیسانەی کە چوونەتە دادگای دادی نێودەوڵەتیش بۆەوەی مەسلەی ڕەوایەتی ئەو ڕێفراندەمێکی سربەخۆیی یەکلا بکرێتەوە هەڵوێستەکە بەو شێوەیە کە ئەبێت ئەو گەلا هەموو ڕێگەکانی تری تاقی کردبێتەوە و مەسلەی ڕیفراندۆم و جاردانی سربەخۆیی ئاخر ڕێگە چارە بوو بێ و هیچ ڕێگە چارەیەکی تر لە بەردەستان نەمابێتەوە بۆ ئەمەش دیسانەوە ڕیفراندەمەکەی کوردستان شەرعەتێکی دیکەی نێودەوڵەتی هەیە لەوەی کە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو هەم خەباتی چەکداری نەپساوی تاقی کردوتەوە و هەم خەباتی مەدەنی تاقی کردوتەوە تێوەگلانی لە حکوومەتەکانی عێراق تاقی کردوتەوە سەردەمەکانی پادشایەتی و کۆماری و حکمی با بڵێن قەومیەکان و حکمی دینیەکان و مەسەبەکانی هەمووی تاقی کردوتەوە بەیاننامەی مەسەلەن ڕێکەوتنامەی 11 ئازاری کردووە و جۆرێک لە ئۆتۆنۆمی تاقی کردوتەوە دواتر لە ساڵی 1991ەوە تاکلایەنانە جاری فیدرالیزمی داوە لە 2003 جارێکی تر گەڕاوەتەوە بۆ عێراق و بەشداری کارای لە پرۆسی سیاسی عێراقا کردووە بەڵام هەرەوەنێ ئەم عێراقا یەک تۆز دەستی داری گرتووەتەوە جارێکی تر ئەو دارەی لە دژی کوردستان هەڵبڕیوەتەوە بەکاری هێناوەتەوە واتە هیچ ڕێگە چارەیەکی تر لە بەردەم گەلی کوردستانە نەماوەتەوە بەوەی کە بیر لە چارەنووسی خۆی بکاتەوە هەر لەبەر ئەمەیەکە ڕفراندەمی سربەخۆی گەورەترین هەنگاوی سیاسی کوردستانە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە لەوەی کە بە دنیا و بە یار و نەیاری ڕاگەیان کە ئەم گەلە چی ئەوێ تایبەت بە ڕێژەکەشی هەمیشە ئەو گەلانەی کە بە جێنۆساید و بە قڕکردن و بە بندەستەی و بە زوڵم و ستەمی وەکو کوردستانە ڕۆیشتون هەمیشە کە کاتێک بڕیاری ڕفراندەمیان داوە ڕێژەکە هەمیشە بەرز بووە بەڵام تایبەت بەو نیگەرانیانەی کە ئەگەر چەند لێرە و لەوێ چەند دەنگێک هەبوو بن ناڕازی بنێما بێ بای ئەوەندە تەقدیرمان بۆ ئەوەش هەبێ کە خەڵکێکەیە ڕەنگە تێگەیشتنی خۆی وابێ کە ئەبێ بە ئاسایی وەربگرین بەڵام تایبەت بە کوردستان نائاسایی بوونەکەی لە چیە یانیەوە نمونەی باسی سکۆتلەندا و کیوبک و کەتەلۆنیا ئەوانەتان کرد ینی ڕەنگە من نزیکترین کەیسێک کە لەگەڵی ژیابم کەیسی سکۆتلەندا بێ بڕواب کە من هەمیشە پێم وتون کە ئێوە حەشدی شعبیتان بەکار هێنرا و تێبەردرا بەڵام بە شێوازێکی بەریتانی من لەوێ بووم ئەزانم کە لە 48 سعاتی پێش دەنگدانەکەیە بەریتانیا چی کارتێکی قورسی اقتصادی بە هەڕەشەکردن لە باخەڵی خەڵک بە هەڕەشەکردن لە ژیانیان بە هەڕەشەکردن لەوەی کە ئێوە بۆ هەتایە لە ناو ئەوروپایە وەکو وڵاتێکی پەراوێزخراو ئەمێنەوە لەبەرەوەی هەرچی کاتێکەوە بتانەوە ببنە ئەندام لە یەکەتی ئەوروپایە ئێمە ڤیتۆیەکەین وەرگیرانیش لە یەکەتی ئەوروپای ئەبێ بە ئیجماع بێ و چەندین هەڕەشە و جۆری گوڕەشەی تریشکە ئەوان لە ڕووی سیاسیەوە بەکاریان هێنا بەڵام ئەگەر قیاسی کەی لەسەر ئەوەی کە ئێمە حەشدی شعبیمان تێبەردرا ئەوانیش بە جۆرێک لە جۆرەکان بەو شێوازە هەڕەشەکردن و نادیموکراسی خەڵکەکان وا لێ کرد کە پەشیمانیکەنەوە کەتەلۆنیامان بینی ئەوانیش بەهێزی پۆلیس و بە عسکەرتارێت و ئەمانە هەرچی کیوبک لە ساڵی 1912ەوە ڕێژەی خاکەکەی با بڵێن دوو ئەوەندە زیاد کراوەواتە کەنەدا خاکی خۆی بە قانونێک لە ساڵی 1912 داوە بە کیوبیکیەکان و هەندێک جۆری ئیمتیازات و هەندێک جۆری ماف هەیە کە کیوبیکیەک هەیەی
کەنەدیەک نیەتی هەر لە پێناوی ئەوەی کە مامۆستا لە ئەم وڵات کەنەداش بەڵێ ژیان. هەر لە بەرەوەی ئەم خەڵکانە جۆرێک لە هەستی هاوڵاتی بوون و جۆرێک لە تێکەڵبوون و ئەوانیان بۆ دروست بێواتە و وڵاتە دیموکراسیەکان دێن هەوڵی ئەوە ئەدەن کە ئەزانن مەسلەی مافی چارەنووس مافێک نییە ئینسان تەنازولی لێ بکە بەڵام لێرە و لەوێ لە قۆناغەکانە جیاوازە من یە قسەی ئەلێکس ساڵمەندم قەت لەبیر ناچێتەوە کە ئەلێکس ساڵمەند سەرۆکوەزیرانی سکۆتلەندا بوو کە ڕێبەرایەتی ڕیفراندەمەکەی کرد ئەووتی ئێمە لە ڕووی سایکۆلۆجیەوە ئامانجەکە ئەپێوین نەک لە ڕووی مادیەوە دروستە ئێمە لەم جارەیە نەمانتوانی لە ساڵی 2014 زۆری نەبەدەستبێنین و سربەخۆی سکۆتلەندا مسۆگەر بکەین بەڵام ئێستا لە ناخی هەر سکۆتلەندایەکە دەوڵەتێک بوونی هەیە لە ناخ و لە ژوورەوە تازە ئیتر ئێمە بۆ قۆناغی پێش ریفراندەم ناگەڕێنەوە ئەوەی کە من لە پێشەکێکاوتم خاڵێکی دیکەی زۆر گرنگە کاک بەرەمەبێ ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە ریفراندەم مەرج نییە بەجاری یەکەم گەلێک بەسەر بەخۆیی بگەێنێت و مەرجیش نییە دەم و دەست بێت من دوو نمونە باسەکەم کۆسۆڤایەکان لە 26 نوێی ساڵ 1991 ئەو کاتەی کە یوگۆسلافیا هەڵوەشێنرایەوە ئەوان ریفراندەمێکی سربەخۆییان کرد ئەو کات وەکو ئێمە ڕێگریان لێکراوە بواریان پێنەدان کە سربەخۆی پێڕابگەێنن ئەو کاتی کە لە ساڵی 2010 تا جارێکی تر سربەخۆییان ڕاگەیاندەوە سەرۆکی ئەو کاتی سکۆتلەندا هاشم تاچی لە بەردەم پەرلەمانی کۆسۆڤایە ڕایگەیاند وتی ئەمە کاراکردنەوەی دەنگی کۆسۆڤایەکانە کە لە 26 نوێی ساڵ 1990 کە دەنگیان بەسەر بەخۆی داوە واتە دوای 17 ساڵ مامۆستا حەمەڕەشید مامۆستا ڕیفراندۆم بۆ ئازادی بوو بۆ سربەخۆیی بوو یە ئازادی چی ئەگەێنێ ئادەمیزاد ڕۆحی هەیە ئازادی وەکو ڕۆحی ئادەمیزاد وایە هیچ دکتۆرە ناتوانێت بە سێ ڕوبع ڕۆح بە سێ شارەکە ڕۆح بژێنێ بە لە سانە و هەشتی ڕۆح بژێنێ لەبەر ئەوە یەکشت هەیە یا ڕۆحەتیایە یا مردویت ئازادیش سەر و خوار و بەرز و نزمی و هەڵکشان و داکشانی نییە یا ئازادی دیا کۆیلیت مەسەلەی ئازادیش کە بێتە بوونەوە لە دەوڵەتێکی کوردی سربەخوا نەبێت ئەو ئازادیە نایەتە بوونەوە جا تا ئێوارە هەر کوردێک بڵێ من ئازادم لە چوارچێوەی عێراق و ئێران و سووریا تورکیا نەک ئازاد نییە کۆیلەیە بەوە نییە تۆ هەوا هەڵە بژی هەوا کەش کە هەڵێ بژی هەوایەکی ئەو هەوایە نییە کەوا لە کاتی ئازادیە هەڵیە بژی لە شوێنێکان نووسی و ماڵێ دکتۆر پێی وتم تۆ پێویستت بە هەوای پاکە منیش پێم وتۆ دکتۆر جان لە وڵاتێکی داگیرکراوە هەوای پاک کووە ئەمەی مەسەلەکە لێرە خۆ مەسەلەی ئازادی بە تەنها لە دەوڵەتێکی کوردی سربەخوا نایەتە دی چونکە زۆر وڵات هەیە ئازاد سربەخۆشە بەڵام گەلەکەی ئازاد نییە بەڵام مەسەلەکەی من لێرە چییە ئازادی دەوڵەتی کوردی تاکە ڕێگایە بۆ ئەوەی ئازادی تیا بەدەست بێ لە ناو بۆ نەتەوەکە بەبەسە دیسانەوە ئێڵێمەوە کەسێکی ناو وڵاتێک ئازاد نابێت هەتا ئەو وڵاتەی ژێردەستە بێ بەڵام کە بوو بە وڵاتی خۆی ئەوە ڕێگایەکە ئەوە ئاماج نییە ڕێگایەکە بەرەو ئاماج بۆ ئازادی نەتەوەکی وەکو زۆر لە مێژە لەو بوارە ئەنووسی بیرەکەیتەوە لە بواری سربەخۆیی و دروستبوونی دەوڵەت بۆ کوردستان ینی ئەگەر لە پارچەیەک دروست بێە یا لە هەر چوار پارچە بێ خەڵچێک هەیە مەسەن ئەڵێ ئەگەر دوێنێ کاکە حەمەی حاجی مەحموود بێ ئەگەر لە کۆڵانێک سربەخۆی ڕابگەێنرێ گرنگە بۆ کورد بەلای منیشەوە هەمان شتە چووکە ئەمە ئەبێ با بڵێن بە بنکەیەک یاخود بە موڕوانگەیەک بۆ ئەوەی کەوە ئازادی لە هەموو کوردستانە بە پێی ئەوەی کەوە
ئەم وڵاتە وڵاتی کووردە لە چووە وڵاتی کورد بوو مێژوو ئەیسلمێنێ ئەم وڵاتە وڵاتی کورد بووە ئەبێ لەگەڵ ئەو ئازادی ئابێت بۆ ئەوەی کەوا خۆشی ئازاد کاگرەبەر وڵای من دوو بابەت تەکمیلێکی کشی ئاراستەی ئەگەر ئەمینە ئەم بەرنمەیە و دوای ئەمەش کە چی ڕوئەدا یەکێکیانەوە تاکیل لەواکەمەوە ینی کە خەڵکێک لەم کات و ساتەی باسی شتەکەن ینی ملازم محسن ئێستا بگەڕێتەوە سلێمانی مفەوەڵ شەماڵ بگەڕێتەوە موچەکان بدا بە خەڵکو ڕەفیق ئەسوەد بگەڕێتەوە کەرکووک و نەقیب زیاد بگەڕێتەوە هەولێر و لە ئەمنێک لەسەر جادێ ڕاوەسێ بلێ 1000 کەس ڕاگیر بکات و سوار کۆستەرێکی کات و باتە نوگرە سەلمان و بە ئەو کوردانەشی کەی ترماوە کە نایان بن بۆ نوگرە سەلمان و کە لە ماڵ دانیشتنەوە وەرن موچەکان تاوەرگرن ئەو حاڵەتە پرسیارەکەم لە هەموو تاکێکی کورد لە کوردستانی پاشوور پێش کوردستانەکانی تر حەزیان بە بابەتایە حاضرە گەر بابەتە تانێت و جارێکی تر یەک ئەمنی یەک مفەوەڵ شەماڵێک بتوانێت سلێمانی و کۆنتترۆل بکات و مەعاشیشی بۆ بنێر هەچ کەسەوە هەر وەختێکشەوەشتی لێبێ هەتکی چی مقدساتی ئەو تاکایە ئەیکرد لە گۆڕێنێت ئەمە نقطەیەک نقطەی دووەم کە حەزەکەم ئاراستی ئەمنیکەین ڕاگەاندنێکمان هەیە بەداخەوە لەگەڵ ڕاگەاندنی حەسەن خەیریمان بۆ دروست بۆ جارێکی تر ینی ئەو کەسانی کە بەرەو دەوڵەتی کوردی و بەرەو ئازادی و بەرەو گشتپرسیەچن کە ئەنەما ئێمە متهمین ئێمە لە قەفەسی ئیتیهامان ئەوانەشی کە ملەتەکەیان تەسلیمی خائینەکانی دەوروبەرەکەن کەنەما ئەمان بەتەڵ ئەبێ ئێمە دیفاع لە خۆمانکەین کە توێ ئێمە غەڵەت هەم ڕاگەیاندن غەڵەتەن بابەتە ئێمە ئەبێ بڵێن ئێوە متهمن ئێوە بۆچی ئەم حاڵەتەتان لە گۆڕنا بێ ئێوە هەمووتان لە حەلەقەیەکی لەگەڵ خۆتان دانیشت بووین کاکین وتی نووسەرێکی عەرەبوتی ئێمە زۆر سێر ئێمە خاینمانێ لە ناو عەرەبا بەس خاینە کوژینەوە نانین خاین لە هەموو دنیا ئەکوژرێتەوە نابێت هەناسە بکێشە جارێکی تر ئێستا ببورە ئێستا ئاڵایەکی کوردستان دانی لە فەیسبووکی خۆت پێ تەڵێن کۆیلە سیرکەم يعني زور ئاڵایەکی عێراق دانی ئەڵێ بژی عێراق ینی ئەو کەسێک کە باسی سربەخۆی و ئاڵای کوردستان و شانازی بە ڕیفراندۆمەوەکە بۆتە لە نظری ئەوە جاش و کۆیلێ بەڵام خۆی کە ئێوە حەشدی شعبی بێتەوە ئەوە بینە بەتەڵی قەومیە ئەمجا دواییش یعنی نازم لە قەواعیدی عسکەری دنیا حروبمان هەموو خوێنوتەوە گەر تێشە حربی عالەمیەکەم و دووەم و هەموو حەبە هەست کەسێ شۆنی خۆی تەسلیم بکە ئەگەر خەڵکی ئەو شۆنە بێنێت ناسنامەیەکێ بێ ئەوە دا لە سەری سۆبێ خائینە ئەگەر خوایە کرد بلێ ئەو هێزەی بەرام ئەلێ چووکە هێزی داگیرکرد بالمناس هێزی داگیرکرد لە عسکەریە دایمە ئەو گەلا چەوسێنێتەوە دائیمە یعنی هێزی داگیر ئەگە تۆ بلێ کاکە فەرمووە من هەموو کوردستان دەدەمێ زەحمەت نەبێ بە سوۆرە ئینکە ئەچەوسێنێتەوە یعنی هیچ شاوڕێ هیچ شتێکی تر نەکەی و تاریخی 100 ساڵمان لەبیرە بەڵام کە تۆ مەقاومەت کرد ئەگەر مەقاومێکی مەدەنیت کرد لە ڕێی ڕیفراندۆمەوە مەقاومێکی عسکەریت کرد خۆت وەرە ئەو نەتلێ کوژێکە لە دوای ئەوەی کە تەسلیمێکی لە تەبەقەی دەرجا ئەم ئاراستەی تاکی کوردی لەم دوای ڕیفراندۆم زۆر شێواوە بنتەئیدی بێشک چیم کرد یعنی چیە شەشمان چاوەڕێ ناکەی تۆ تەقریری مەسیری خۆت دەستنیشان کردووە دوایەوە چییە خەڵکیکی تاتۆتە سەر شاشەوە ئێمەی کۆتە قەفەسی تیام وڵا دیفاعکەین وڵا ڕیفراندۆم حاڵەتێکی باش وڵا ئەو بە دیفاع لە خۆیکە ئەو خائین بووە ئەو مجرم بووە ئەو بە ناسنامی کورد عزیەتی کوردی داوە ئەو نەوەکم بەس کوردستانی باشووری عزیەتدا چوارپارچەی کوردستانی عزیەت داوە ئەو هەموو کوردی لە هەموو دنیای عزیەت داوە ئەبێ ئەوانە بەداخەوە جارێکی تر نابێن ناو مجتەمەعەوە نابێن ناو کۆمەلگاوە بێ خەڵک سێریان کە وەکو حەسەن خەیری کە هەچ کەسێک بڵێن لەسەر قەبرەکانیشیان بڕۆن تفێک لە گۆڕەکانیان بکەن چونکە ئەوان بوونە شکستی بگەی بە ئازادی خۆت وەکو مامەساوەتی هەناسەیە پاک بمژین یعنی تا کەی دابنشین ملازم محسن و ڕەفیق ئەسوەد و ڕەفیق نازم نەقیبکێ ئەمنێک بێت پارێزگارێکی کورد ناتوانێن بە زمانی خۆی قسە بکە یعنی سەر لەوەش پێم بێت سەیرە خەڵکێک کە چێتە پەرلەمانی عێراق وەڵاو عەرەبی نازانێت حاشا حەزریت چیەکەن با بکەن نازان من کوردم بە عەرەبی قسە ناکەم بەپێی دەستوریش زمانی کوردی زمانێکی ڕسمی یعنی داخەکەم چوار خولی پەرلەمانی کوردێک جورئەتی نێ بڵێ کاکە من بە کوردی قساکەم فەرمووت خۆت تەرجمە دانا ناسنامەیە ناسنامەی ڕەسەنی عێراقە دوو زمانێ لە کاتی سەدام هەر دوو زمانە بوو ئەمە بیرتان دێ لە ئیحسای 87 ئەتوێتیان عەرەبیان کوردیت لە 87 کە لە قیمەتە بۆ سەدام لە جەبەروتا بووە بەڵام تۆ ناسنامەتە بووە تۆ ئێستاکە وەڵاو فلانە کەس ناچێتە پەرلەمەڵە عەرەبی نازان قورئان نازان هەر نازان کابرایەکی ئەمریکی دێ بە کوردی دێکە تۆ قسەکە کابرایەکی بەریتانی دێ بڵێ وەڵام من عیب بە کوردی نازانێ زۆر فەخر بە زمانەکەشمەوەکەم و بە کوردستان دەکەم جا ئەم ئاراستەیە کاک بەرهەم یعنی زۆر ئەبێ ئەو کوردە پاکانەی کە
ناسنامەی کوردی و دەوڵەتی کوردی لە ناو ناخێنە ئەبێ دائیمەن بەرامبەرەکە بکەنە قەفەسی اتیهام دەبێ ئەوان دەژێر پرسیارن ئەوانە بێ حکوم بدرێن ئەوانە بێ بەخایر لە قەڵە بدرێن بۆی جارێکی تر ئەم ئینە بڵاو نەبێتەوە بە تۆ کە ئەڵایکی کوردستان دانی وەڵامە کوی لێ بخاینە ینی عرب ئەلێ ضربني لێوی دا خۆی گریا سەبقني وەشتەکە لێمەدا خۆشی چێتە محکەمە شکاتم لێگە تۆ لە منت داوە بەس ئێستا شتێکی سیرتر لەوە هەیە ینی کۆمەڵی پەرلەمانتاری کورد 5-6 پەرلەمانتاری کورد لە بەغدا فێربوون بە بەردەوامی کوردستان وەکو کەلاوە بشانێن بەڵام بەشەکانی تێعراق وەکو سویسرا بشانێن یعنی کە ئەنە منە گەندەڵی هەبێنە تایفەگەری هەبێنە کەم و کوڕی لە خزمەت گوزاری هەبێنە کێشەی قەرزاری و نازانم کوشتن و بڕین و ئێستا ڕۆژانە چالاگوانە کوژرێ لە عێراق ڕۆژانە چالاگوانە ڕفێنرێ هەر هەفتەی ڕابردوو بوو خێزانێکی کوردیان کۆمەڵ کوش کرد لە ناو شوقەی خۆیان 30 سانێ ترژێنێکە شتێک بڵاو بۆ تۆ لە کارەکەەکان وڵا پەرلەمانتەرەکان ناتوان چکە هەفتا کەسن دەرەقەت شی ئەو سونەنەیە ئەمە غەڵەتە ئەم پێناسێ هەفتا کەس نییە هەفتا کەس کەوتی من لە پرۆسی سیاسی عراقی دەرەچم دەبا بڕە بە 235ەکە چی قرار دەبدا بێ منەت بێت منەوێ باسی ئەو خاڵەش بکەین کە بۆچی دۆستە نزیکەکانی کورد لەسەر ئاسی نێودەوڵەتی هەروە وڵاتە عەرەبیەکان کە جارجارە پەیوەندی زۆر باشیشیان هەیە بە تایبەتی وڵاتانی کەندا و لەگەڵ کوردستانە هەروەها دراوسەکانیش ئەنی ئەمانە بۆچی هێندە بە توندی یاخود بۆچی کوردیان بە تەنیا بەجێشتەوە پێش ئەوە حەزەکەم ئەو ڕوون بکەمەوە کە بەڕاستی تەنیامانەوەی کورد من لە ناو ئەم کەناڵە لە وەختی ڕۆژی دەنگدانە لە ناو بنکەی دەنگدانەکە ئەو قسەیەم کرد هەمان ئەم قسەی ئێستاکەم وتم خۆی گرنگیم ڕیفراندۆمە لە تەنیامانەوەی کووردە مادایە کورد بە خەڵکو و بە سەرکردایەتی سیاسیەکەیەوە خەیاڵێکی گەوریان هەیە خەونێکی گەوریان هەیە و باش ڕای هەر سوار دەور ئەزانن چییە ڕای دۆستە نزیکەکانی زلهێزەکانی ژەزان چییە کە چی بوێری ئەویان هەیە کە بچون دەنگدان بن و لەو کەرنەڤاڵە جوانەیە ئەو ڕیفراندۆمیان سەرخست و ئەو ڕێژە باشە بە بەڵێ هات ینی ئەمە گرنگ بوو تەنیامانەوە کە تۆ بۆ ئازادی گەلەکەت لەسەر ڕێی ڕاستی خۆتی گرت بڕوا بکە تەنیایی ئەبێتە هێز نەک بێتە سەرچاوەیەک بۆ لاوازی زلهێزەکان سێ هۆکاری گرنگ هەبوو چ بەرەی رووسیا و چین و چ بەرەی ئەمریکا و ڕۆژئاوانە سێ هۆکاری گرنگ هەبوو تەمازانی دراوسەکان لە بەرەوەی کە تورکیا و ئێران بەشێک سووریاش بەشێک لە کوردستانیان لە بندەستایە ئەوانە بە هیچ شێوەیەک دژ نابن بڵین لەگەڵ ڕیفراندۆم و لەگەڵ سەر بەخۆی نابن و قەتیش هەتا ئەوان هەبن بە ئاسانی ڕێگە نادەن وڵاتە عەرەبیەکان ئەگەر چی پەیوەندی باشیان هەیە بەڵام بەڕاستی ئەمڕۆ لە عێراق بڕیارێکی سیاسی ئەگوزەرێ ئەجیندایەکی سیاسی ئەگوزارێت کە ئەجینداکە عەرەبیانە نییە ئەگە عێراق بچێتەوە ئەو ئەجیندا عەرەبی لە عێراق بگوزارێتەوە وڵاتانی عەرەبیش مووقفیان زۆر تون دەوێ بەرامبەر بە هەر شتێک بە ڕیفراندۆم با شتێک بێ ئەوانی کەندا بە تایبەتی وڵاتانی زلهێز سێ هۆکاری زۆر گرنگیان هەیە یەکەم خۆیان زۆربەی ئەو وڵاتانە وەکو باسمان کرد ئێستا باسی کەنەدامان کرد باسی بەریتانیامان کرد باسی ئیسپانیامان کرد باسی رووسیا چین هەموو ئەمانە کێشەی هاوشێوەی کوردیان هەیە لە وڵاتەکەیاندا هەندێک هەر وڵات هەیە بە تەواوەتی مستەعمەری ئەوانە هەرێم هەیە وەکو ئێمە کە چەند ساڵە داوای سەربەخۆییەکە و ڕیفراندۆمی ژەکا و سەرناگرێ مادەم ئەم کێشانە ناو وڵاتی خۆیانە هەیە کەواتە پشتیوانی لە دروستبوونی هەرێمێک یا دابەشبوونی وڵاتێک بۆ دوو بەش تۆزێک بە ئاسانی ناکەن چووکە دوایە بێتە بانێکە و دوو هەوە لای خۆیان و فەوزا و فەزایەکی ترە گوزەرێ دووەم خاڵەوەیە کە بەرژەوەندی اقتصادی و سیاسی و ئەمانەشیان زۆر هەیە بە تایبەتی زۆربەی ئەو وڵاتانە بەرژەوەندیان لەگەڵ ئێران و تورکیا و عێراقیش هەیە و ئەگە هەتا سووریا تۆزێک ئارام و لەگەڵ سووریاش بەرژەوەندیان زۆر بوو بۆیە ئەمەش هۆکارێکە سێم هۆکار من لە ڕێی جارێک لەگەڵ قۆنسڵێکی وڵاتێکی زلهێز لە هەولێر دانیشتم ئەو بۆی ڕوون کردمەوە کەوتی ئێرە ئەم ناوچەیە دەستکردی بەریتانیایە و بەریتانیا زۆر لە دەستکاری هەر سنوورێکە ترسێ لەم ناوچەیە نەکاری کوردستانیش ئەزانی ئێمە تایبەت بە ئەگەر هەوڵ بین ئاوایشی بە سێ چوار دەقە تەواوی کەن چکە کاتەکەمە کەمەوە هەڵوێستی نێودەوڵەتی هیچ کات با بڵێن یەکدەنگ نەبووە تایبەت بە هەر پرسێکی سەربەخۆیی لە دنیای ڕوویدا بێ جا پەیوەندی بەو هەموو
تێکچڕژانی بەرژەوەندیانەوە هەیە. یان ئەگەر دوو نمونەی تازە وەربگرین ئەوەیە کە ئەو کاتەی کە دانیشتوانی جەزیرەی کرایمیە دوورگەی کرایمیە لە ئۆکرانیا ڕێفراندەمیان کرد تاک لایەنانەوە بڕیاریاندا سربەخۆ بن بەڵام دواتر بگەڕێنەوە بچنەوە سەر دەوڵەتی ڕووسی بینیمان کە هەموو وڵاتانی ڕۆژاوایی دژی ئەم هەنگاوە وەستانەوە لەبەرەوە کە لە بەرژەوەندی ڕووسیایە بوو و بە دیوێکی تریشا و کاتی کە کۆسۆڤایەکان جاڕی سربەخۆییاندا لەبەرەوە کە لە وڵاتی سربیا جیابوویەوە کە ئەمیش سەر بە مەعسکەری رووسیا ڕووسەکان بە هەموو شێوەیەک دژی بوون بەڵام وڵاتانی دیکەی ڕۆژاوایی پشتگیریانە کرد بەڵام سەیرەکەی ئەوەیە کە لە کەیسی کوردستانە بەداخەوە ئێمە ئەم جیاکارێشمان نەبینی ینی پشتیوانەیەکی بەر حاڵ نێودەوڵەتیمان نەبینی و ڕەنگە بەبێ پشتیوانی نێودەوڵەتی لە ڕووی دەستەبەرکردنی ئەنجامەکانیەوە سەخت بێ بەڵام ئەمە پرۆسەیەکی بەردەوامە وڵاتێکی ناوی پۆرتۆریکۆیە لە 40 ساڵی ڕابردووە 5 جار ڕیفراندەمی ئەنجامداوە واتە بە معدلی هەر 8 ساڵ جارێک ڕیفراندەمی کردووە وڵاتانی دیکە زۆرن وڵاتی جیپۆتی مەسەلەن لە ئەفریقا لە 19 ساڵات 4 جار ڕیفراندەمی ئەنجامداوە لە 4مین جارە بەسەر بەخۆی گەیشتووە ینی کەواتە ئێمە میلەتێک کە 100 ساڵ چاوەڕێمان کردبێ نابێت چاوەڕێ ئەوەش بکەین کە دەم و دەست لە یەکەم هەنگاوە ئێمە سربەخۆی بڵین بەڵام مەسلەی ئەنجامەکانی ڕفراندۆم و کاریگەری و لێکەوتەکانیەوە بۆ ئایندەی ئێمە چێ بێ ئەوەی کە مامەستا فەرمووی قەباڵەی مڵکداری و ئەوەی کە کاکە حەمە ئەڵێ تاپۆی ڕەشی عوسمانیە لە باخەڵمانە بالفعل وایە چونکە ئەوەی کە محکەمەی ئیتیحادی عێراقی کردوێتی و بە حسابی خۆی هەڵی پەساردەوە ئەمە نە لە ڕووی واقعی یاساییەوە نە لە ڕووی واقعی سیاسیشەوە نە لە ڕووی ئەزمون و تەجربەی وڵاتانیشەوە هیچ بەهاونرخێکی نییە چونکە هیچ کاتێک نەبووە کە محکەمەیەکی ناوخۆیی بتوانێت ئەنجام و دەنگی گەل هەڵبۆشێنێتەوە دەنگی گەل تەنها بە دەنگێکی دیکەی گەلەکە خۆی دەستکاریەکرێ ئەگینە هەمیشە ئەمێنێتەوە ئەمە ئەزمموی هەموو وڵاتان وای پیشانداوە ئەو کاتانەی کە تەیموریەکان ڕیفراندەمیان کرد و سربەخۆییان ڕاگەیان ئەندەنویزیەکان زۆریان هەوڵدا کە ئەم ئەنجامە هەڵبۆشێنەوە و لە ڕێگەی محکەمە و ئەوانەوە بتوانن هەڵیەوە بۆشێنەوە کەیسەکە چۆتە دادگای دادی نێودەوڵەتی لەوێدا ئەڵێ کە کاتێک گەل بڕیاریدا ئیتر هیچ قانون و یاسایەک لە سەروی دەنگی گەلەوە نابێ هەبێ و بە هەمان شێوە کۆسۆڤۆیەکانیش بە هەمان شێوە لەسەر کوتلەی رووسی و لەسەر داواکاری و پێداگری رووسی لە ڕێگەی ئەنجومەنی گشتینەتەوەی گرتوەکانەوە چۆتە ئەوێ بەڵام خاڵە گرنگەکە ئەلێرە ئەوەیە کە من دوو خاڵی سەرەکی باسەکەم ئێمە ئەبێ بگەڕێنەوە سەر خاڵەکە من هەموو جارێک ئەیڵێم ئێمە ئەوەی ئێمەی بە ئەمڕۆ گەیاند و با بڵێن ئەنجامەکانی ڕفراندۆمیشی بەو دەردەبێت بەشی هەرە زۆری پەیوەندی بە ناتەبایی و ناکۆکی خۆمانەوە هەبووە هەتاوەکو ئێمە ئەم ناکۆکی و ناتەبایە بەم شێوەیە بەردەوام بێ من پێم وانەیە ئێمە بتوانین سوودێکی ئەو تۆ لە ئەنجامەکانی ڕفراندەمی شوەر بگرین کەواتەکەی ئێمە توانیمان بەسەر ئەم پردبوونە ناوخۆیە زاڵ بین من پێم وایە ئەو کاتە نزیکترمانەکاتەوە خاڵێکی دیکە زۆر بە کورتی ئەوەیە کە ئەوەی مای دڵخۆشیە ئەوەیە ئێمە لە ناوچەیەکە ئاژین کە پێوترێ ڕۆژەڵاتی ناوەڕاست کە ڕۆژانە حەدەسی گەورەی سیاسی چاوەڕوان نەکراوی یا ڕۆدا ئەوەی جناوت باس کرد کاک بەرەم مەسەلەی 3 مانگ لەمەوبەر بەبیری کەسێکان نەهات کە دوو وڵاتی عەرەبی ئیسلامی بە خۆشحاڵی و بە ئاهەنگێڕانەوە بێن و پێشوازی لە شاندی ئیسرائیلی بکەن و ئامادە بن کە پەیوەندی دیپلۆماسی لەگەڵا بکەنەوە کەواتە ئەم ناوچەیە هەمیشە ئاوسە بە حەدەسی چاوەڕوان نەکراو کێ ئەڵێکە لە پڕ حەدەسێک نایەتە پێشەوە کۆی ساڵی 91 و ئێمە لە هەر دقەیەکە ئەتوانین بەڵ ئێمە لە هەر دقەیەکە ئەتوانین وکو کۆسۆڤۆیەکان ئەنجامی ئەم ڕفراندۆمە زیندوو بکەینەوە مامۆستا بە دوو خولەک ئەو قسەی کاک ڕێبار کردی میدیا کە ئێستاوای لێ هاتووە ئەوانەی کە باسی سەربەخۆی یەکەن تاوانبارەکەن بە کۆی لەبوون و بە جاشێتی و بە نازانتی و خۆی شانسی نەتەوەی کورد ئەوەیە کەوا لە سا 90 دەنگی بە بەڵێیاوە خۆ ئەگەر لە سا 20یان هەبوایە لە سا 30یان هەبوایە ئەم قەڵەمە هەژارە بەکرێ گیراوانە ئەیان خواردین بەداخەوە کە تۆ ڕۆژل بیربی سوور ئەزانی کەوا ڕفراندۆم چه سەرمایەکی نەتەوەیە بەڵام ئەو پارەی کەوا خنیویانەتە گیرفانە قەڵەمەکەی بە ئاراستەیەکی کابردووە بمری لەو حاڵە باشترە ئەمە مەسەلەکێ لێرە من هەر ئەوەنە ئەڵێم ڕوو لە نەتەوە کەمەکەم تخوا ئەگەر دراوسەکەتان بە دزی و بە گەندەڵی دەوڵەمەند بوو ڕختان لە کوردستان نەبێت کوردستان عەلاقەی نییە بەوە تکاتان لێ ئەەکەم
ئەگەر هەر کەسێک هات دژایەتی کردی لە ڕێگەی ئەوەی کەوە وا ئاراستە کراوە دژایەتی تۆ بکە لەبەر ئەوەی کەوا تۆ کوردی تۆ ڕقی لە کوردستان نەبێت. ئەمە مەسەلەکە لێرە ئەمڕۆ بە تەواوەتی کارێکیان کردووە بۆیە کوردستان ئەیانەوێ کوردستان لە بەرچاوی ئینسانی ساوێلکە لە شیرین بکەن ئەم بەم پڕوپاگەندانە بە نووسری ئەگەر حکوومەتی بەدڵ نەبوو دەسەڵاتی بەدڵ نەبوو بەڵام واز لە کوردستان بێنە جوانە دەستەکان واز لە کوردستان بێن. بەرە من ئەوەن یەک دووسێ کەسێکم شت عێراق ئەوەی کە دڵی بە عێراق خۆشە عێراق بە عێراق بەخۆی و گەلەکەیەوە من نالم بەس حکووماتی عێراقی بە گەلەکەشەوە کە من لە بەرنامەکەی باسم کردووە کە لە کاتی مەلەکێت چیان کرد لە کاتی جمهوریەت چیان کردووە 68 جار حکوومەت لە مەلەکێت گۆڕاوە 68 حەقبەی وزاری دانراوە 12 جار نوری سعیدتایە ڕئیس وزەرا بووە دوایەوە شەوە جمهوریەکان و قەومیەکان و بەعسەکان هاتن یان ئێمە عێراق هەر ئەوەی کە تۆ دڵت پێخۆش لە پەرلەمانی عێراق و دیفاع لە خەڵکانێکەکەی هەر لە معادلی تاریخ هەر قێزەوەترین شتن عێراق قێزەوەترین دەوڵەتە لە هەموو دنیاە دڵت بەو قێزەوە نەخۆشە و دڵت بە سلێمانی و هەولێر و دۆک و کەرکووک خۆش نییە بێ دوایی نەکەی بخۆیتەوە زەق نەبووتەکەی بخۆیتەوە دومیش دەوڵەتی نێودەوڵەتەکان ئەمریکا و بریتانیا بە تایبەتی ئەوروپا و ئێستاکەم دوو محوەتریش هاتۆ سین و رووسیاش هاتوونەتە ناو مەسەلەکەەوە ئەمریکا جاری ئەمریکا یەکسەر تعامل لەگەڵ ئەمی واقعکە ئەمریکا بڕۆ لە میسر سێجا حکومت گۆڕا یەکسەر اعترافی پێکە یعنی ئەوەنە هەزیل مەبە ئەوەنە جەبان و ئەوەنە ترسنۆک مەبە کە ئەمریکا توی کزانی خاوەن پێگەی خۆتی یەکسەر اعترافت پێکە وا مەزانە ئەمریکا زدی ریفراندۆمیش بووە چکە یەکەم پرسیاری ئەمریکان بۆ منەوە بوتی خۆتان ناوماڵی خۆتان ڕێک نەخستووە لە تۆ ناوماڵی خۆت ڕێک قەبزان ئەمریکا اعترافت شتێکی تریشێ مەساڵحی ئەم دەوڵەتانە خاریتەی مەساڵحە خاریتی بەرژەوەندەکانیان بۆ چوونی کورد گۆڕاوە کورد وەکو ساڵەکانی 76 و هەفتاوان نییە کە بوو بووینە دوو جەبەی سار دوو جەبەی نازام ڕەسمالی و شوعێت و نا سەکوردیش بۆ خۆی عاقڵ بووە زانێت چۆن بەرژەوەندەکانی خۆی ڕێک بخا لەگەڵ خاریتەی بەرژەوەندی ئەوانە کەوامان کردن و ئەزانم ئەمری واقعیشە بێ خاریتەی بەرژەوەندەکانیشمان جێبەجێ کردووە و بۆنەتەوەکەی خۆشمان ناستامان پێبەخشە بەڵام تۆ بەم عێراقێک بەو لاوازی کەتیایەتی ئێستاکە وەڵڵاهی باشترین فرصت بۆ ملەتی کووردا تۆ نەوەکم دەوڵەتوانی ئیمپراتۆرێتی بە خۆی دروستکە بەس چی بکەین کە لە تاکێکی وەکو تۆ ناتوانانی یەک مانجێک تەحملکەی توی 6 مانگ تەحملکەی بۆی بگەیتە مافەکانی خۆت ئەوە ئەبێ دووبارە ئاراستەیەکی تازا بێ من داواکەم لەو چاکسازانەی کە بەڕاستی چاکسازی ملەتین چاکسازی نەتەوەین دەنگیان بەرز بێ مامەساڵی 1993 با بە 1993 خەڵک دڵی خۆش بۆ ڕیفراندۆم کام ئەفکاکرە با خۆیمەوە تا لە دوای ڕفراندەمیشەوە بینیمان سیاسەتی برسیکردن و سیاسەتی چەپۆکە بەسەرکردن هەر بەردەوامە هیچم دەستکەوت یان باشەوە ڕیفراندۆمەکەتانە دەی دوای ڕیفراندۆمەکە چیمان دەستکەوت چی گۆڕا هەر یەک قولەگە توانن بڵێن چی بکرێ باشە لەسەر ئەنجامەکانی ڕیفراندۆم بۆی ینی هیچ نەبێ بێتە خاڵێکی هێز بۆ نەتەوەکەمان بە قەناعەتی من ئەوەیە یەکدەنگی ناوخۆیی وەگەڕانەوە بۆ کۆکی و تەبایی ناوخۆیی ئەگینا من وەکو وتم دەنگەکانی ڕیفراندۆم دەنگی 93% خەڵکی کوردستان پارێزراوە و لە دەسەڵاتی هیچ هێزێک هیچ دادگایەک هیچ حکوومەتێک بە حکوومەت هێرێمی کوردستانی شەوە نییە کە بتوانێت نکۆڵی لێ بکە هەڵی پەسێرە یا هەر شتێک بەڵام ئێمە ئەوەی کە نوقسانە ئەوەیە کە ناکۆکی و تەبایی ناوخۆییمان نیە من پێم وایە هەر کات ئەوە هەبێ ئەتوانین زۆر بە باشی سوودی لێوەرگری مامۆستا لەگەڵ ئەوەی ساڵانە یادی ئەم ڕۆژە بکرێتەوە بە بیرینەوەکانی بهێنرێتەوە بێتە هێز بۆ نەتەوەکە وڵی من لەگەڵ ئەوام یادی نەکرێتەوە ئەی هەر یەکسەر دیە پووی پیاکەوتەوە یادکردنەوە بەلای بنەوە ئیتر لەوە زیاتر گودا ینی ئاهەنگی سەر بەخۆی بجێڕ بەڕاستی عالی ئەوە تانێ نایەڵن هەناسە بی ئەو لەو پەڕی لاوازیە واولیەکە اینجا وەرە ببێتەوە بە شت تێگەیشی عینەن مارەکە گەرمی بێتەوە اینجا فیشک و پەلامار و پێوەوان ئێستا پێماوەڵە ڕیفراندۆم چی؟ بەڵێ شانازیە کاگڕێوار من لەم لەگەڵ دەوڵەتی عێراقیە ئەو هەفتە 6 کەسی لە پەرلەمانتان ئەو وەزیرانی کامانە من هەموو کەناڵەکانم با بۆ یەک جا هەڵوێستێکیانەبێ بۆ یەک جار هەموو ملت چاوەڕێی ئەو هەڵوێستیانە ئەو ڕاتبیان وا بزانە چۆن هاتوونەتە پەرلەمانەوە بێ ئەو ڕاتبیان نەبا بزانە ئەو ڕۆژیان هەیە دووەم ئەو چاکسازی نەتەوەیانی کان ئەو خەڵکانی کە
ناخیانەستێ بۆ کوردستان و بۆ ناسنامەکەی با دەنگیان بەرزێتەوە با شەرمنەوەک نەبن یعنی ئێمە وەکو جەریمەمان نەکردووە ئێمە گوناحەمان نەکردووە ئێمە داوای مافی خۆمان کردووە ئەو مجریمە ئەو خەڵکانەشی کە خائین لەسەر شاشەکانە خیانەتەکەن تکام لە هەموو تاکی کوردەیە من لەگەڵ دووسێ کەس دانیشتمە تەوثیقی قسەکانیان بکەن چکەوانە سبەینێ نابێت ناسنامەی کوردیان پێ بدرێت نابێت پاساپۆرتی کوردیان پێ بدرێت شانازیەوە بێنەوە ناو شارەکەی خۆیان ئەشانە و جارێکی تریش بە ناوی سلێمانی و دووەک و کەرکوو کۆبلێرەوە خۆیان تەرشیح نەکەن بۆ پەرلەمانی عێراق با بڕن بە ناوی نەجەف و کەربەلا و بەسڕەوە خۆیان تەرشیحکەن چکەوان تەمسیلی کورد ناکەن ئاخرشتیش تکایە گەندەڵی مقیاس نەکەن ئەگە گەندەڵی هەرێم و گەندەڵی بەغا بیکەینە تەرازووە 1 بۆ 100 ئەگەر نەرم 1 بۆ 1000 بەڵام لەگەڵ ئەوەشەوە من و تۆش و هەموو حیزبە کوردستانەکان گەندەڵیمان بەدڵ نیە هەر کەسێ بیکە کورد بیکە تورک بیکە عەرەب بیکە ئەوە مافیە ئەمە رەخنە لە حکومەتەکەشمان نەگرین بەڵام ناسنامەکەمان و ڕیفراندۆم و دەوڵەتەکەمان سازشی لەسەر ناکەین هیچ کەسێکیش بە عەکسی تیار بچێت ئەبێ سزا بدرێت بەسە کورد معفو دەرەکە بۆ خاین ئەگەر سربەخۆیی و دروستبوونی دەوڵەت ئامانجێکی زۆر گەورەیە ریفراندۆم وەکو دکتۆر سەرانوتی ڕێگەیەک بوو میکانیزمێک بوو بۆ گەیشتن نزیک بوونەوە لەم ئامانجە لەوە دیهێنانی ئەم ئامانجە گرنگە ئێستا ئێمە تا ئەو دەقەی ئەم ناوچەیە تا ئەو کاساتی ئەم ناوچەیە یارمەتی دەرەبێ بۆ شتێکی وا هێزی ئێمە گەورەترە بێ بۆ ڕاگەیاندنی دەوڵەت و بۆ سربەخۆیی تا ئەو وەختە ئێمە زۆر گرنگە ناوماڵی خۆمان ڕێخینەوە هەم لە ڕووی تەباییە وەکو دکتۆر سۆرانوتی هەم لە ڕووی ئیدارەدانی وڵاتەوە نهێشتنی گەندەڵی پێشخستنی کەرتەکان جادی جوان دروستکەین شەقام با بڵین نەخۆشخانی پێشکەوتو دروستکەین قوتابخانە و زانکۆی پێشکەوتو دروستکەین میلەتەکەمان زیاتر ڕۆشنبیر بێ دامی کەرتی ڕۆشنبیری و هونەر و ئەمانە بکەین بۆی ئەم وڵاتە ئەگەر ئیشەڵا لە ڕۆژێک بوو بە دەوڵەت وڵاتێکی بەهێز بێ وڵاتێکی لاواز نەبێ وەکو هەندێک وڵات کە دروستە من کۆتایی زۆر سپاس بۆ بەشداریتان مامۆستا زۆر سپاس کە لە سلێمانیەوە تەشریف بدەن ناو ماندووی بەڕێزان کۆتایی ئەم ئەڵقەیە و ئەم گفتوگۆیە بە دووسێ وتەی گرنگێنمەوە کە یەکیان بیرمەندێکی فەڕەنسی ئەڵێ لەو دەمەدا کە کەسێک بیر لەوە ئاکاتەوە کە هەوڵ بە ئازاد بێ ئیتر لەو دەمەوە ئەبێتە مرۆڤێکی ئازاد ئازادی خوازێگەڵێ ئەگەر تۆ خۆت پشت و ملە کوڕ و کەس نەکەیت کەس ناتوانێت سواری پشتی ملێ بێت لەوەژ نووسەر دەرهێنەرێکی خەڵکی شیلیش قسێکی زۆر جوانی هەیە ئەڵێ ئەو باڵندانەی کە لە ناو قەفەزە لە دایکە بوون و چاو بە ژیان هەڵێنن ئەوانە پێیان وایە فڕین تاوانە هیوادارین چیتر خەونە مەزنەکانی کورد بەهۆی ناکۆچی و ناپاکیەوە لەبار نەبرێن هیوادارین نزا دەکەین کە خوای گەورە ژیانمان لێ نەسێنێتەوە تاوەکو دەبینین ئاڵای دەوڵەتی کوردستان لە کۆڕەنە و دەوڵەتەکاندا دەشەکێتەوە تا ئەڵقەیەکی تر خواتان لەگەڵ و بەخواتان ئەسپێرم